سڵاتان لەبێت بەڕێزان لە هەر شوێنەکەن لە پاشیبەوە لەگەڵتانین بۆ ئەم بەرنامەیەش کۆمەڵێک بابەتی نێومان بۆ ئامادە کردو بۆ هیوایی کا ببێتە جێگای سوودی هەموو لایەنتان. بەر لەوەی بچینە تەوەر و بابەتەکانی ئەم شەومان باس لە ژیان و گوزەرانی ئاوارەکان دەکەین بە تایبەت لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان گلەی ئەوانیش زیاتر دەبێت. ئاوارەکانی کەمپی حەسەن شام گلەی لە کەمبوونەوەی هاوکاریەکان دەکەن و لەم ڕۆژەوە گلەی لە حکوومەتی عێراق دەکەن. هاوکات کەمبوونەوەی ئەو هاوکاریانەش بەشێکی ئاوارەکانی ناچار کردووە کە کەلوپەلی نێو ماڵەکانی خۆیان بفرۆشن تاوەکو بتوانن خواردنی مانگی ڕەمەزان یان خواردنی بەربان دابین بکەن. ڕەمەزان بمەها خێر و بێرێ تێبنافکردن. لێنەش ئەوارەیەن کو دبن چادراندا درەوشەکە زەحمەتدا ژیانە خوا دەرباس دکن. لە یەک ji کامپên حەسەن شام یەن ئەوارەیەن عێراقی لە هەرێما کوردستانê بە هەزاران ji kesan ji deverên cuda cuda ji başûrê Iraqê lê dijîn. Ji bo nawan Remezan û nan Remezan weke heve û bi gotina wan dibin va çadiran de dê çi were guhertin. شهر رمضان هو دائما خير على الناس. شهر رمضان رمضان مها خير وبركاته لي براستي لفر روشا خلقي نباشه هجارن حكومت عراقي قالك كم آليكاريه پیشکشتکه و گرمه الکتریک جی نبردوامه نرخ تشتان جی نهاتیا گوهرتن وکی بر رمضانه هم زينه عندنا هنا بالمخيم. بکەمبوونا ئالیکاریان ڕێخستنê ناودەوڵەتی ژوان ئەوارەیان را و خەمساریە حکوومەتە عێراقی بەرامبەری وان ئەو ئەوارە نەچار دەبن تشتێک و ژوان ڕەتێنە پێشکەشکردن ji aliyên hin rêxistinên herêma Kurdistanê li cadeyên kampê bifroşin dakûpê xwarinekî ji bo paşîv û ftara xwe peyda bikin. ماكو وجود اي اثر كان للحكومه العراقيه بالمخيم نهائيا. تهبونا حكومة عراقي دي كامباندا تونية وكوكو امنا عراقي بن تو كس جي حكومت جي سردانا منا كريه روشا خلقين دي كامبيدا نت روشا خوارنا خود فروشن خلق نچارن آلیکاریان بفروشن دا گو پی ماستکی یان هر تشتکیدن پی بکرن دوی رمضان ده تو کس لحال من ننریه يعني تشحذ الخبزه رمضانا برێ و یانەها هەلبەت دێژە هەف جودا بە بە هەژاریە تەواهیە وان ئەوارەیان تو کەس نکارە ئالیکاریایê din bike yan jî hinek xwarin ji cîranê xwe re pêşkêş bike ku li kampê tûnerît û dîmenên meha Remezanê nayên dîtin. شلون شو الاختلاف؟ خاوم مثل المخيم. برێ ئەم لە ماڵێن خۆبوون ڕەمەزان خۆش بوو خواردنامە خۆش بوو مە سەردانە هەف دکر مە خواردن ددا هەژاران لێ لڤر ئەم لە هێوی ئالیکاریە ڕێخستنان دمینن تو کەس لڤر نکارە هەنێک خواردن بدە جیرانێ خوا هەر کەس لڤر لە گۆر خۆ دەژی. المساعدات جدنا ماكوش لا شغله ولا عمل. هندک مایە ببە ساڵێک لەسەر ئازادکردنا مووسڵ و دەروبەرێ wê ji çekdarên Daişê hîn jî bi hezaran ji xelkên wê newêrin vegerin mal û warên xwe û ji hejariyê jî nikarin vegerin malên xwe ji nû ve ava bikin ku taneha hikûmeta Iraqî to alîkariyek ji bo wê yekê ji wan re pêşkêş nekiriye. Çîmen Adil, Kurdistan 24, Kampa Hasan Şam. بەڵێ بەڕێزان ئەوەی بینیمان بارودۆخی پەنابەران و ئاوارەکانە لەو کەمپانەی کە نیشتەجن هەرچەندە هاوکاری دەکرێن بەڵام لەگەڵ ئەوەشدا بارودۆخی ئەوان سەختە و پێویستیان بە یارمەتی خەڵک و هەروەها لایەنی پەیوەندیدار چ ڕێکخراوەکان چ حکوومەت هەیە ومێ دەکەین کە دەنگیان بگاتە لایەنی پەیوەندیدار و هاوکاری بکرێن. بەهۆی بارانبارینێکی زۆر لە ماوەی بەهاری ئەم ساڵ بە تایبەت و بەهۆی هاتنی مانگی ڕەمەزانیشەوە بەشێک لەو ئیشوکارانەی کە پێشتر لە ڕۆژدا دەکرا ئێستا خەڵکەکەی ناچار کردووە کە لە شەودا ئەم کارە ئەنجام بدەن و لە هەمان کاتیشدا یەکێک لەو کارانەی کە خەڵک ناچارە لەگەڵ هاتنی ئەم وەرزە و هەروەها مانگی ڕەمەزانیش هەر ئەنجامی بدە ئەویش دوورینەوەی گژوگیایە کە بەشێکی هاوڵاتیانی گوند بە شەو ئەم کارە دەکەن پێکەوە زانیاری زیاتر وەردەگرن. د اف ساله دا ورزه درین آگیای کته د ماه رمضان دا جبرهند خلک گندان اف ارکی خو اخستیه د شوه دا اف زبالا درین آگیای بو ترش و کوالی بو ورزه زوستانه
افساله گودرینامه کتت رمضان دا هم مجبوری شب بینه گودرینا و جا اما هر شب خصوص زباره چنه هوریه که روزی هم نشه شول کم روزی رمضان هم شب هم چنه گودرینا خدا هم با حیوان درین زبستانه حتی ساعت 11 12 گله شب حتی ساعت 2 جماعت الفجر کد گودرین و مجبورین چه بکن حتی دم پوشی به پشت فتوره جاره کدی وجود چنه زباره چنه هوری جماعت باشه خلق کوریای کدت کتن گله باشه تو شفتاری یا ظلماتو لیلا من والله تو اف زباره به کیف و خوشی و سترانان در باز دبید و همیجی کس و کار و گندین ایکن بگ و وکو ارککی گندایتی هاری کاری و پشتوانی هفدو دکن قرآن سربانا خوا خوش کنه آیدلو آیدلو شبه بلا دکتر زد کن و گندی همی حوال تین حد شلد کن گاید درین بو حیوانا بو کوی بو فایده جد کن همی کسو کاری تکین و شب وریت خود نفع قارید بوین حتی دم پاشی و امگیاد درین و حوال همی وقت زباره یعنی جیان هاری کاری و زباره بگوتن گندیان دبیت افیاکه ببیت نریته که سالانه او ایدی هر سال درین آگه بکویت دشوان دا جبر کو به روژه کش و هوا گرمه لو ما افکاره به شوه دا بهت انجام دان بساناهی ترو خوشتره ئەچینە تەوەری یەکەمی پاشیڤ و باس لە تەوبەکردنەکەین بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا. ئەو کەسانەی کە دەیانەوێت تەوبە بکەن لە کارێک لە تاوانێک لە گوناهێک کە ئەنجامیان داوە دەتوانن چۆن تەوبەی خۆیان بکەن یان لە ئاینی ئیسلامدا مەرجەکانی تەوبەکردن چییە؟ بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا زانا گردەسۆری پێشنوێژ و وتارخوێن ئامادەیە. مامۆستا ئەم کاتت باش زۆر بەخێر سەرەتا پرسم تەوبەکردن چییە؟ دواتریش پێمان بڵێ مەرجەکانی چین؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه توبة كردن تعريف بيناسي وايا يعني كسيك لرابردو كومالك تاوان وكومالك غلط لجياني خوي انزامي داوا استا هستي كردوا كأو غلطاني لجياني خوي كرديتي لي برشيمانا دوي برشيماني در ببري أو توبيش دوشتي هي يعني أو گوناحانەی کە ئینسان دەیکا پەیوەندی بە دوو شت وەیە یان ئەوەتە پەیوەندی بە خوای پەروەردگار وەیە یان ئەوەتە پەیوەندی بە ئینسانەکان وەیە یعنی ئەو تاوانەی کە کردیتی تاوانەکەی یان بەرامبەر خوای ڕەب العالەمینە وەکو مەسەلەن کوفر و کردن و شرک کردن و ئەوانە یان ئەوەتە تاوانەکەی کردێ بەرامبەر ئینسانە وەکو زۆڵم کردن و ماڵ خواردنی خەڵک و لێدانی خەڵک و ئەوانە مەرجەکانیشی ئەوە یەکەم شت دەبی ئەو کەسە بە کامل قەنەعەتی دڵیەوە قەنەعەتی لۆدا مەزرابی کە ئەو غەڵەتانەی پێشتر کردیتی زەرەر و زیانی زۆری لێداوە هەم لە دنیا و هەم لە بۆ خەزێنەی قیامەتیشی ئێستا قەنەعەتیشی بۆ دروزوە دەیوێ مەشروع و بەرنامەیەک دەست پێ بکە کە لەمە و دووە بێتە ڕیزی چاکان هەم دەست پاک بێ هەم ئەمین بێ و هەم ینی لە خزمەتی خەڵکدا بێ لە ڕووی دینداری و لە ڕووی ئەخلاقیشەوە ئەو جا هەم بێ مافەکانی خوای پەروەردگاریەک ئەوە هەر لە زمن ئێوەش کە باسی مەرجەکانیشمان کرد مەرجەکان ئەوەیە کە یەکەم شت دومە دەی بە کامل قەنەعەتەوە پەشیمان بیتەوە یعنی پەشیمانی دەرببڕی و ئەو جێگایەی ئەو برادرانەی کە پێشتر تاوانیان پێ ئەنجامدا و ئەو شوێنانی کە ئەنجامی گوناحەکانی لێکردیە دەبی ئەو شوێنە بەجێبێری و پاشان دانەوەی قەرزی خەڵک ماڵی خەڵکی خواردیە دەبێ بەڕاستی بچی مافی ئەو خەڵکە بگەڕێنیتەوە تەوبە هەر ئەوە نییە کەسێک بە زمان بڕێ خودایە من تەوبەم کرد و لە ماڵی خۆی لێی دانیشی هەرچی زۆڵم و خراپەکاری کە پێشتر کردیتی هەر لە لای خۆی بێڵیتەوە مەرجی تەوبەکردن ئەوەیە دەبێت ئەو خراپەکارانەی کە لە لایتی پەرش و بڵاوی لەو مەرجانە کامی لە هەمووی لە پێشترە کامی لە هەمووی گرنگ ئەوەی کە لە هەمووی گرنگترە قەنەعەتە ئیمانە دەبی یەکەم شت لۆی خوای گەورەش لە قورئان چۆن باسەکە فەرمێ إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات دەبی یەکەم شت قەنەعەت دا بمەزرێ پاشان ئیمان يعني هەوڵدا ئەو ئیمانەی کە خوای ڕەب العالەمین دەیەوێ نە ئیمانەکە شایع لە ناو خەڵکی یعنی ئیدعاکردن لە بۆ خۆی مەسەلەن بێ بڵێ وەڵام من کەسێکی تەوبەکارم
چوومە لەسەر دەستی فرانکەس تۆبەم کردیە ئەو لە دینمان پێویستی بەوە نی ئەمەم بێم لەسەر دەستی کەسێک تۆبە بکەم کەسێک بێ لەسەر دەستی من تۆبە بکە یعنی دەبێ بەڕاستی ئێمە لە بینی خۆمان و لە بینی خوددایە هەموو شتەکان قەنەعەتی ناوقەلبی ئینسانە لۆ ئیمامی حەسەن کە باسی ئیمان دەکا فەرمێ ليس الإيمان بالتمني ولا بالتحلي ولكن هو ما وقر في القلب وصدقه العمل إيمان سيا أو إيمانك يارمتي دري أو إنسان توبكاريا يارمتي دري أو إنسان يكتاو كل خرافة كان زياتر دور كويتوا بروت ساك خوازي بروا على موضوع أو يك براسي إيمان شتقني بتمنى كردن بلا أمن خم لهمو كذب مسلمان ترب دزانم خم زور في باشا مثلا دينم في باشا و نيوش دكم زور شدكم أو بتمنى كردن بقسنية ليس الإيمان بالتمني ولا بالتحلي بخور رازان وشنية إسا من أو عرفة زلو برجي ما مسايتيم لبرا ما مسايان مان لبرا زانان مان لبرا أقرنا أصل واحد من وكو يكبين بزلو برجي زانانية أو إنية كمن زلو برجي ما مسايتيم لبرا كسي شي ترزلو برجي لبنية ما نوي أمن لو باشترم كسك بيه مثلا خوي وعرسكا زلو برجي سيماية دينداري لو خوي دروسكا وابزاني أو سيماية نزاتي جدا واتە مەرجە کە تۆبەکردن لە ڕووکەشدا ڕنگ باتەوە بۆ نمونەوەکو ئاماژەی پێکەی لە جلوبەرگا لە کردداری کەسە مەرج نییە نەخێر مەرج نییە چونکە زۆر جار دین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەسحاب دەجێڕنەوە دەڵێن ئێمە کە پێغەمبەری خوا تۆبەی پێکردین و فێری ئیسلامی کردین و فێری ئیمانی کردین جارێ فێریشتی زاهری نەکردین نەیفەرموو ڕیشتان بەردەنەوە نەیفەرموو جلوبەرجی مەسەلەن دیندارانە لەبەرکەن نەیفەرموو وا بکەن مەسەلەن هەندێک سیمای دینداریتان پێوە دیاربی چی کرد فەرموویان تعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن حتى پێشەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری قورئانیان کە فێری زەکات و نوێژ و حەج و ڕۆژی ئەو شتانەشیان بکە فێری ئیمانی کردن ئیمان یعنی چی یعنی ناسینی خوددا کە کەسێک خودای ناسی ئەو کاتی ڕێز لە مخلوقاتەکانی خودداش دەگری ئەو کاتی دەستی ناسی کە ئینسان بکوژی ئەو کاتی دەستی ناسی زوڵم بکە ئەو کاتی دەستی ناسی ماڵی خەڵک بخوا ئەو کاتی دەستی ناچی کە شعوری خەڵک بریندارکە وانە بەڵام ئەگەر ئینسانێک بەڕاستی ئەو ئیمانەت دانە مەزرە ئەو ئیمانە کە بە زمانیش برێ ئەمە تۆبەم کردی و گەڕایمەوە لای خوددا و هەندێک شتی زاهری پیشانی خەڵک بدا ئەوانە بەڕاستی ڕووکەشن و دەتوانی ئەمنوتوی پێ بخەڵەکەی ئەمە خەڵک نییە وای لێ ئەکا زۆر جار بۆ نمونە کەسێک ئەگەر باڵا پۆش بێت ئەڵێن ئەوە کەسێکی باش ئەگەر کەسێک با بڵێن ئەو ڕووکەشەی جێبەجێ نەکرد جلێکی داپۆشراوی لەبەر نەکرد کەسێکی خراپە ئەمە کۆمەلگە و خەڵک نییە وای لێکە ناچاری بکە و کەسە بەو شێوەیە خۆی پیشان بات کە باسمان کرد بداية باسی ئیمانە ئیمانیش لە قەلبی ئینسانێک گوت قەولەکەی ئیمامی حەسەن من باس کرد ليس الإيمان بالتمني ولا بالتحلي ولكن هو ما وقر في القلب وصدقه العمل كإيمان لدل إنساني جيجير بو جيجاي خوي كردوا أو جراستو خو توماتيشيا دەکەویتە سەر ئەعزای ئینسانەکەی وای لێ دێت دەستەکە ئەمین دەبی وای لێ دێت چاوەکەی ئەمین دەبی وای لێ دێت زمانی هەموو خەڵک لی ئەمین دەبی وای لێ دێ دڵەشی ئەوەندە پاچی دەبی جێگای ڕق و چینە و دژایەتی خەڵکی تێدا نابیتەوە چونکە ئەو دڵی پڕە لە ئیمان ئەو دڵە پڕە لە مەحەبەت پڕە لە خۆشەویستی پڕە لە ڕێزگرتن پڕە لە خزمەتکردنی ئینسانیەت ئەو ئیمانە وای لێ دەکە و ئینسانە وابی یعنی مەجای ئەوەت لۆ نامینێتەوە کاتی ئەوەت لۆ نامینێتەوە کە مەجارێک لەناو دڵی خۆت بێرە پڕێکەی لە عەقد و ڕق و چینە و دژایەتی ئینسان و دژایەتی خەڵک ئەو کاتی دەرێ من بەس فریای ئەوەی دەکەوم دوعای هیدایەت لۆ خەڵکەم بەس فریای ئەوەی دەکەم خزمەتی خەڵکەم بەس فریای ئەوەی دەکەم مەحەبەت و خۆشەویستی بە خەڵک نیشاندەم ئەوە بەڕاستی ئاساوارەکانی تەوبە لەوە دروست دەبی ئەو جا بەڕاستی مەرجەکان ئەوە بەمەرجە لۆیە کە باسمان کرد لە زاهیر يعني كإنسان نفاق دروز دكا زور زار أجر اهتمام زياتر بظاهر ذا مثلا زاري وكابرا دي ريشة شي برداتوا يعني أفرتك دي نقاب دا بوشي ومثلا جلو برقشي تون لو أنا لناخيش دانا مزرابي كدانا مزرابي دبيته بار بسر إسلاميش دبيته نقطيشي ناشرينيش لسر إسلام استا مثلا أوي داعش كردي أوي لعالم إسلامي لزور زي بناوي الدين دكري كالأصل دين نية لو زور زار أما جوابي أو برادراني كرخنا لإسلام دقرن رخنا لقرآن دقرن رخنا لبيغمبر دقرن صلى الله عليه وسلم بيان درين كاكا أو رخنينجو رخنا كان نية لخدي الدين وكو قرآن وكو سنة وكو شريعة إخوة رخنا كي لمني ما مستا رخنا كي لجماعات شيء إسلامي رخنا كي مثلا لداعش رخنا كي لتاريخ إسلامي لتاريخ مثلا تاريخ شيء دروسي كردية بشر كان إنسان كان دروسيان كردية لو إنسان كان يجمع عرض لو غلط بزوليا نوات تصرفاتي ناشرين كان أو شريعتي كبيادي ده كان زور زار بميزاجي خويان برياردن كأو الدين آوايا
هەندە زار بەغەڵەت دادەڕۆن کە بەغەڵەتیش دەڕۆیشتن خەڵکی بێزەمیر و بێئینسافی چ دەکەن مێژوو دەنووسنەوە کە نووسیانەوە دەڵێن کاکە ها دین ئاوایە. ئەو کەسانی کە بەهەڵەیە ئاڕۆن ئەگەر هات و تەوبەیان کرد گوناهەکانی پێشووتریان ئەسڕێتەوە؟ بەڵێ ئەو پرسیارەم زۆر پێخۆش بوو چونکە خوای رب العالمین لە سەرەتای ئاەتەکەی کە باسمان کرد دەفەرمێ إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات يعني لآياتك ترى فرمي قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا بلا إخوائي قوري لهم متوانا كان خوشبي بلام چۆن لی خۆشەبی ڕێگاکانی چییە؟ ئایا ئێستا مەکە دانیشتینە ڕەنگە پرسا کەسێک ئێستا لە دیارمان دانیشتە برێ مامۆستا لێرێ لە ئەوروپا لە هەر جێیەکە برێ مامۆستا خەرمن تەمەنم 6-7 ساڵە بەردەوام تا ئێستا تاوانم کردیە ئێستاش جەنابەت دەریاگەر تەوبە بکەم خوا لە هەموم خۆشەبی ئەی باشە یەکسەر دێمە ڕیزی بەهەشتیەکان و دێمە ڕیزی ئەو کەسانەی کابرایشیش 7 ساڵ لە ناو چاکە خوازی و لە ناو ئینسان دۆستی و لە ناو خواناسیدا بووە یعنی یەکسەر بێمە ڕیزی ئەوە تەبعا لە عەدالەتی خوا ناوەشێتەوە خوای رب العالمین بەو نوعا تەوبەکردنی دابەش نەکردیە بەڵام چی فەرمووە فرمويتي قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم أي محمد صلى الله عليه وسلم ببندكاني من بلي أواني كتاوان وخرابكاريشان زور كو كرديتوا ظلميان لخويان كرديا لا تقنطوا من رحمة الله بيبري ما بين الرحمة خواي جورا خواي جورا الرحمة أوند الزورة أوند فراوانة بشي همو ماندكا دفرمي إن الله يغفر الذنوب جميعا لهمو جناح كاني خوش بن بلان بتمرزشي مرزكي وكو باس مان كرد إلا من تاب إلا أو كسي كتوبي كرد وآمن دبي بالراستي اهتمام بإيماني خوي بدا إيماني قايم كالمو باش إلا من تاب وآمن وعمل عملا صالحا لمو باش دز بكا بكردوي باش بيشترك كردوي خرابي كرديا دبي لمو دوا أو كردو خراباني كالنسرة لدفتري أعمالي دبي بزبري تاككاني الرشيكات هيك كردويك هيك اللي خوشبوني نبي نخير حمو جناح خوي جورا اللي خوشبوني هي حيت تاوانا جنيا أو يعني وكو أويك آياتكي باس مان كر صريحة بەو مەرجەی کەسەکە تۆبە بکە بەو مەرجەی کەسەکە تەوبە بکە مەرجەکانی تۆبەکردن جێبەجێ بکە وتمان یەکەم جار تەوبەکردن و پەشیمان بوونەوە و پەشیمان دەربڕین بەرامبەر خوای رب العالمین و پاشان ئیمانی قایم کە یعنی ئیمان یعنی خواناسی هەوڵدا خوای گەورە وەکو خۆی بناسی خۆی لە خوددا نزیک کاتەوە پاشان دەست بکە بە کردەوەی چاک پێشتر کە کردەوەی خراپی کردیە دەبی ئەو لەمە دووە مەسەلەن پێشتر بە دەستەکانی زوڵمی کردیە دەبی لەمە دووە ئەو دەستانە چاکەخوازی پێ بکە خزمەتی خەڵکی پێ بکە پێشتر زمانی دوور لە جەنابەت و لە بینەران درۆ و بوختان و قسەی خراپ و مەسەلەن شەڕی پێکردیە لەمە دوا دەبی زمانی بەچ بەکاربینی زمانی لە بۆ خێر بەکاربینی لە بۆ سوڵحی بینی خەڵک بەکاربینی لە بۆ چاکەخوازی بەکاربینی ئەو چاکانی لەمە دوا کە دەیکا هەر چاکێک دەیکە خوا دەفەرمێ يبدل الله سيئاتهم حسنات يعني ئەو چاکانەی پێشترێ ئەو چاکانی کە ئێستا دەیکا خراپەکانی پێشتری ڕەش دەکاتەوە ئەو جا هەر چاکەیەک مەرتەبەی هەیە مەسەلەن سەفەری حەجکردن مەرتەبەیەکی زۆر گەورەی هەیە عومرەکردن مەرتەبەیەکی هەیە ڕۆژ و گرتن ئێستا کە ئێمە بە ڕۆژین خوای گەورە لە هەموو لایەکمان قبولکە ئەویش مەرتەبەیەکی گەورەی هەیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک یەک ڕۆژ لە پێناوی خوا لە ڕۆژە گەرمەکان بە ڕۆژی بی هیچ مەبەستێکی دنیایی نەبی دەفەرمێ هەفتا پاییز خوای گەورە لە جەهەنەمی دوور دەخاتەوە یعنی ئەوەندە پاداشتەکەی گەورەیە یا مەسەلەن یارمەتی منداڵێکی هێتیم بدەیت کەسێکی فەقیر و هەژار کە لەو زورفەی اقتصادی ئەو ڕۆکە ئەمە لە کوردستان بەڕاستی لە بەرنامەکەش پیشانیدا پێویستە ئەو خەڵکانی کە هەژار و فەقیرن هاوکاری بکرێن ئەوانە هەمووی دەستە قالبی عەمەلی ساڵح یعنی هەر لەو کردەوە باشانە ئینسان بیکە کردەوە خراپەکانی پێشتری پێڕەش دەکاتەوە چەند گرنگە کە ئەم مانگە وەکو دەرفەتێک بۆ تەوبەکردن سیر بکرێت یان ئەو کەسانەی دایانەوێت تەوبە بکەن لەم مانگە تەوبەکانیان کەن جیاوازی هەیە لەگەڵ کاتێکی تر تەوبەکردن دەرگای هەموو کاتە کرایتەوە هیچ کاتێک خوای گەورە نەیفەرمووە لە مانجی ڕەمەزان تەوبە بکە یان لە مانجی مەولود تەوبە بکە یان لە مناسبەیەک تەوبە بکە ئەو بەڕاستی خەڵکن لۆ خۆ جاری وا هەیە دەبتە حاڵەتەکی چاولێکەری دەبینی خەڵک بەعام ڕوو لە مزگەوت دەکا یان مانجی مەولودە خەڵک مەولود دەکا و مەسەل هەندێک ظاهری دینی دەکا ئەگەرنە ئەسڵ وایە ئەمە هەموو کاتەکانی ژیانمان هەموو کاتەکانمان معرەزین لەوەی کە بەڕاستی تووشی تاوان بین و بەردەوامیش لە ناو تەوبەکاری دامین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ یا ئەیها الناس ئەی خەڵچینە ئەمن کە پێغەمبەری خواشم ڕۆژانە 70 جار یان 100 جار تەوبە و ئیستیغفار دەکەم باش ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژانە پێویستی بە 70 جار یان 100 جار بووبی لۆی کە زۆر ئاگاداری خۆی بی لە قسەکردنی لە هەرسوکەوتی لە هەموو شتی خۆی بپارێزی
باشە ئەمە کە لەو سەردەمە فەسادی و خراپەی ئێستا دەژین چەند پێویستمان بە تەوبەکردنی ڕۆژانەیە وانە پێویستمان زۆر بە زیاترە بەردەوام تەوبە بکەین نە تەوبەکردن ئەوەی نییە مەرجی ئەوە نییە بەسرابی تۆ بەمانجە ڕەمەزان پەیوەندی بە هەموو کاتەکانی ژیانمانەیە بۆیە یەک لە پیاخوانەسەکان کە ناوی تەوبەی کوڕی سامتە قسێکی جوان باسەکە دەفەرمێ ئینسان لۆی کە فریای تەوبەکردن بکەوی باسی حالەتێکی ژمێریاری ژیانی خۆیمان لەبۆ دەکا دەرم بیرم کردەوە ژیانی من تەمەنی من 6 ساڵ بوو یعنی ڕۆژەکانی ژیانی من گەیشت بۆ 6 ساڵ بە قەرەم و قاقز لێکی داوە 6 ساڵ دەکاتە چەند ڕۆژ بیری کردەوە تەکاتە 21500 ڕۆژ فکری کردەوە خوایە ئەگەر ئەمن ڕۆژی یەک تاوانم کردبی ڕۆژی یەک گوناهم کردبی دەکاتە 21500 گوناه فکری کردەوە خوایە جان بە چ ڕووەک ئەمن بێمە قیامەت لە بەرامبەر تۆ ڕاوەستم لە محکەمەی خوا برێم خوایە دەفتەری من 21500 گوناهی تێدایە لەوەیە ئەوەندە محاسبەی خۆی کرد ئەوەندە تەوبەی لەو قسەیە کرد وای لێ هات زۆر گریا لە خۆت چوو کەس و کارەکەی هاتن بەهۆش خۆیان هیناوەتیان لەبەر چووە لە خۆت دەکەێت و پیاوەکی خواناس و پیاوەکی باشی تی باشە بیرم کردەوە ڕۆژەکانی من ژیانی من دەکا 21500 ڕۆژ ئەگەر ڕۆژی یەک گوناهم کردوی دەکاتە 21500 گوناه ئەدی ئەگەر ڕۆژی دە گوناهم کردوی دەی ئەمن لە خەڵک دەپرسم لە خۆم بپرسیم مەسەلەن جەنابەت لە خۆ پرسە ڕۆژی چەند گوناه تووشەبی ڕۆژەکانی ژیانی خۆشمان بژمێرین حسابی کەین مەسەلەن بە حاسیبە دەتوانانی بە یەک لەحزە هەموو ڕۆژەکانت پێ برێ هەموو کەسێک ئەزانێ ئەو کاری کە ئەیکە ئەگەر خراپ بێت ئەگەر گوناه بێت ئەزانێت کە ئەوە گوناها هەندێکە خۆی پێ ڕاستە و پێی دروستە لەوانەیە هەست بەوە نەکاکە و کارە هەڵەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەکە جوانە دەفەرمێ هەموو کەس تێدەگا هەموو کەس دەزانی کاری خراپ و باش لێکتری جیاواز کاتەوە چۆن لە کار خراپەکان و حرامەکان ئینسان دڵی خەبەر دەدا یعنی کەسێک ئەگەر بیوێت تاوانێک ئەنجام بدە یەکسەر ڕاستەوخۆ دڵی ئەو ئینسانە دەزانی کە ئەو کارەی خراپە بەچ دەزانی ئەو کارێک کە دەوێت ئەنجامیدا دەڵێت خوا با کەس نەزانی ئەگەر بیوێ لەگەر کەسێک کارەکە ئەنجامدا دەرێ ئەو خراپێ با لە بینی من و توبی کەس تێمان نەگا کەس نەزانی با نهێنیبی بەڵام ئەگەر کارەکەی باش بوو کارێکی ڕێک و پێک بوو خزمەتکردنی خەڵک بوو حەز دەکا ئێوارە لە شاشەی تەلەڤیزۆن لە ئەخباری بخوێندرێتەوە بەوە دەزانی کە کارەکەی باشە یان خراپە بەوە ئینسان تێدەگە کە هەر کارێکە بی کە چاکە یان خراپە هەموو کەسیش ئەو شتە دەزانی هەر کارێکە بی کە یەکسەر دڵی خەبەردا ئەگەر دڵی خەبەری داگوتی وەڵا حەز دەکەم کەس نەزانی ئەو شتە هەر نهێنیبی و خوایە لۆم داپۆشی و خوایە کەس نەزانی ئەوە دیارەکە کارەکەی خراپ ئەگەر حەزیشی کرد کە هەموو خەڵک پێی بزانن دیارەکە کارەکە ئەگەر دڵی پەلەپەلی کرد و سترێسی بۆ دروست بوواتە خراپ مەڵێ مامۆستا گەڕینەوە لە جارێکی تر بەردەوامە بین لەگەڵت ئەچینە دهۆک و پەیامنێرمان مەسعود محەممەد ڕاستەوخۆ لێەوە لەگەڵمانە بەشێک لە وڵاتیانی دهۆک پاشیو لە دەرەوە نانەخۆن مەسعود لە یەکێک لەو شوێنانەیە بزانین خەڵکی ئەمانگە چۆن بەڕێکەن و بۆچی حەز لە خواردنی دەرەوەکەن بە تایبەت لە ڕەمەزان بله دمیا باش بیتن دیاره کد ویده می شویدا خلق طیبتی خیزان وقتی بجم آفرت زتر میجیلی چکرنا خارده نه لیل هندک خارنگه هنج رستوران تا امسا کینه بشکش خیزان ات ودن سقای مطبخ یا مال درکب نجدر و بیگ ونی سقای خیزانی دال خایکش خارنگه هن بجیم پارچی بخواب کن وری اف خارنگه اصلی هشتا یعنی گلک خلق وری نل خیزان وری هنه از گلوانم خوش یاغم کنه و رمضان دا چند یا گرنگ کو خزان هرچه نبیتن جار جاره حسا سقای مال در کون و قصد خارنگاه کن الفری کسان دان عمر جهان از گلوانم بافم خالد دو ابرو که رمضان دا و قصد خارنگی ها کری چند یا گرنگ حسا خزان پیک و چند جارش مال مروف در کویتن بله گلک خوسه دولت سری هنگو هم یا گلک خوسه بله خارن مطعم چند یا گرنگ هیوی جاره که چند نگو سمرو گل مالا خوصا پیک و در کویتن الحمدلله گلک خوسه گلک بله پاشیوت بره چابون یه نوکه چانه نه خودی پاشیوت بره ما پازده خواه میسکت خواه بونو همه ها افتستابون دای گوی نوکه خوش رانیت بره نه والله دیگه به خوب استاد میشه الحمدلله صبح صانعی کردی بله بله الحمدلله بله ما تو چواد بینی بسا وی سقای خزانی دایم پیک و وی دمشه و در کردی نه هو جلک خوشه برفرای همو چشمه های و چشمه که منین الحمدلله زورا خوشه خدا هر آبا کرد انشالله برای ما حیوان خواب و مریشت خوابون هندای صابر دارن هندای که کداشتی فقیری بو مالا فقیری بو به حالی باره اونا
باشی بد بری یعنی خلق یعنی بگو بس که حتانون کاجی پتریا خلقی صوت شیارن بس گوندا و بری خلق زید نوست راد بو باشی ده هول قط هبون مانه بله علی والله ده هول کیش دیدن تا بگو به باشتران بری خودی بگو جلا جلای باشتره علی والله زور باشه سپاس مام دمك خوش برینم بله که من مجاب بکری یعنی گلکس بی خلقی الوری کمبویا سیپان بخدا نبی خارنگه هل وری بابت من سرندم سرند تاوین خیزان قصد خارنگات کن سقای مال در کم نجدر و گشتی یعنی خارنگه حسا چند مال باد پیک و در کم ام وکستاف سیپان هست ما به رمضان پیروز بر هوی کردم با باشی و با خلقی خود رسکین خیزان تن گنج تن و گند بینن یا وکی حتی دم بانگی و پشتی بانگی خلقیتن طبعا گلکتن برینو که یعنی طایبات الدهو که سیکاب دهو که گلک زیک تیتا گرتنه بدوان روزن بیشتر دوست روزا داریز خلق زتری قصدا درفت کردن تا درنگ خلقی شیاره مال کار بشوی بیشتر وقت فتاره خلق تاویر زتران پاشیوا پاشیوا دف مبخول پاشیو گلک خلقی زور کتد خیزان و گنجی تن ترین خاردم خود برین حتی بانگس بدن وکرینه سیدم بله سپاس کاسمان از گل واگنجاجی واقفم کشاد ماویتن چانن بله نارگیل نخرابت رمضان دو خود یا خرابه بس پا بی وقتی یا خوشه باشه ام سکن یعنی هشتا دمکی باشه مایی بو بانک دانا مالایی و زید است بکرد این بحینی پاشیوات خود؟ ام بحینی پاشیوات خود بله پاشی مال خوشه آنجی و سال گل حوالا الخارنگه خود فتاره المال خوشه بس پاشی گل حوالا بله بله این هرز دو که نه؟ بله همش دو که نه باشه گیتنا تا گل حوالا خوشه مرو خوشی بکرد خود خوشه فرقه ویری جایی که خوشه گل حوالا برادره هشت جوره خارند که خود با باشی و سپیاتی خوشه دام رفته هنی نبود بله از گل هندکی دی بافم ستاره گرد گل مدابی هندک گنجا جوانا جی چوانی باشی باشه شوانی رمضان داین چاواش به شبت خود باست کن خود هم هر گل حوالا ما پشتی فتاره اگه شودی و خلاص مترای حاچین گلنده حوالا وارو روژه امتحانت منه روژه خود بروژه جی همات مول و اگه ساعت سی اگه چهار اگه در کفین گلنده حوالا روژه دوت نوی خود حتی ساعت 11 12 بامت خواه چکارانا کی؟ بله والله من دکانه هایی بله زور باشه سرچاو بدیتنا تا رمضان دا گشتی گنج چپ کن دا بطریفشن خشته که پرکو پیک دانم بودار باز کنه و مهد طایبتی بد بکار خود این رمضان همو خشته وبریه یعنی بند که پاشی و خون حتی ساعت 4 مینه شورت نه جامعه اند نویجه کن و دی مینه سر انترنت حتی سپیده دین ساعت دراد بن و هم وقتی دنیا چی گرمه و روز دریج نه ولی باشه افسال رمضان گله گرم نینه زور باشه ولی حرارت سی نبود ایشونی ابرو با 33 34 بله دمت خوش بابا سپاس بابا بله سرازه و گرم استودیو و کن پیشتری جامعه فکری یعنی هدی بازار دو که جیب شوان طایبتی بشوه دا اتمی توکلی حتی درنگ جبرکو تروژه دا خلق پروژیه و ساقا جی هدی بلن گرماتی بلند بن و خلق پروژه نویتن و بشوه جی شارع حتی که پاشی و خوشت خودتن مسعود محمد پەیامنێرمان لە دهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. مامۆستا جارێکی ترە گەڕێمەوەلات پرسیاری ئەوە بکەم لە چ تەمەنێک تەوبەکردن گونجاوە ئایا هیچ تەمەنێکی بۆ دیاری کراوە؟ بله دیارە کاتێک تەکلیفاتی دینی دروست دەبی لە تەمەنی بلوغ یعنی لە 15 ساڵ بەسەرەوە پێویستە گەنجەکانمان وا فێرکەین کەمتر تاوان بکەن ئەگەر هەر تاوانشیان کرد لە مێشتیان وا فێریان بکەین هەر تاوانێک کرا پێویست بە پەشیمان بوونەوە هەیە پێویستە ئەو کەسە داوای لێبوردن بکە ئەگەر غەڵەتەکەی بەرامبەر کەسێک بوو ئەگەر غەڵەتەکەشی بەرامبەر بخوای ڕەب العالەمین بوو سنەتە بێت دەستنوێژێک بگری دوور کەعات نوێژ بکە ناوی لێنێ دوور کەعات نوێژی تەوبە کە دوور کەعات نوێژەکەی کرد خودایە لەو تاوانەم خۆش بە ئەگەر مافی خەڵکی پێوە بوو بچی مافی خەڵک بداتەوە داوای لێبوردنیشی لێ بکە ئەگەر مافەکەش ئیخوای پەروەردگار بوو ئەو کاتە داوای لێبوردن باش ئەگەر تاوانەکە گوناهەکە لەگەڵ خەڵک بوو کەسەکە تەنیا داوا لە خوا بکە ناکرێت بەو شێوەیە خوالی خۆشە بێ نەخێر دەبێت ئیلا مەرجی تەوبەکەی ئەوەیە دەیبچیت داوای لێبوردن لە کەسەکان بکە جاری وای هەیە مەسەرەن برادەرەکە ئێستا ڕەنگە پرسیار کە بری مامۆستا ئەمن لە کاتی خۆی دزیەکەم کردیە لە ماڵێک ئێستا بمەوێت دەمەوێت تەوبە بکەم تەوبەم کردیە چۆن خی گەورە ئەو گوناهەم لەسەر لاب بە دەڵێن کاکە بڕۆ پارەکەی بخە ناو زەرفەچی بڕۆ پێش ماڵی ئەو کەسە
زەرفەکەی فرە دەماریان برێکا کە لەسەری بنووسە ئەمن کەسێک بوویمە لە کاتی خۆی دزیم لە ماڕی ئێوە کردیە بەڵام ئێستا تۆبەم کردیە گەڕایمەوە لای خۆی ڕەبی العالەمین زەرفەکەم فرە داوای لێبردنتان لێ دەکەم لە بینی خۆم و خودداش تۆبەم کردیە مەرجی تەوبە ئەوەیە کە مەم مافەکانی خەڵکمان زەوت کردیە بیجێڕینەوە ئەگەر نەیبوو دەتوانی بەقەدەر توانە ینی بەس لە خەیاڵی دابی ئەو ڕۆنا ساڵێکی تر نا 2 ساڵی تر ئەگەر ئاخیری زانی هەر پێی نادرێتەوە دەتوانی سەردانی کابرا بکاتن مەسەن یان ڕقم تەلەفۆنەکەی پەیدا بکە بە تەلەفۆنیش بی ئیتیساڵی پێوەکە کاکەم لە فران کاتی ئەوەندە پارەیتم خواردیە بەس ئێستا لە دەستم نییە لێم خۆش بە تا ڕۆژێک دێتە دەستم دەدەمەوە ئەو کەسەش زۆربەی خەڵکی ناو خۆشمان بەڕاستی عاتیفەن وایە دەرەکاکە مادەم تۆبەت کردی و گەڕایەوە ئەسڵان هەلێت خۆش بووم خودداش لێت خۆش بی ئەوە یەک لە مەرجەکانە کە بەڕاستی دەبی ئەمە مافە زەوتکراوەکانی خەڵک بژێڕینەوە بڵێ باسی ئەوەش کرد کە تۆبە ئایا لە تەمەنێک تۆبە لە هەموو کەسێکە بەڕاستی لە بۆ ینی وەکو ئەو قیسەی کە باسمان کرد تەوبەی کوڕی سامت فێرمان دەکا دەرسێک بوو بۆ هەمومان مەسەرەن ئێستا لە سیاسیەکانی وڵاتمانەوە ڕادەست پێ بکە تا کەسێکە مەسەرەن هیچ خوێندەواری نییە لە شاخ و چێوەکان کە جێی لە ئێمە ڕاگرتیە پێویستە هەمومان بەڕاستی تەوبە بکەین هەر کەسە بەقەدەر حەزمی گوناحەکەی خۆی چکە گوناحی ئینسانەکان و ئینسانەکان فەرقی هەیە مەسەرەن ئەوەی کە سیاسیە ئەوەی کە مەسئولە لە وڵاتی تەبعاً تاوانی زیاترە ئەوەی کە مافی خەڵک بخوا ئەوەی کە زوڵم لە خەڵک بکە تاوانی مەسەرەن مامۆسایەکی ئاینی ئەگەر زوڵم بکە مەسەرەن بە ناوی دین تاوانەکەی گەورەترە مامۆسایەکی مەکتەبە دکتۆرێکە مهندسێکە لۆیە خی گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا توبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون ئەی ئیمانداران خی گەورە فەرمێ هەمووتان تەوبە بکەن و بگەڕێن و لای خوا کە دەفەرمێ هەمووتان یعنی کەسی ئیستیسنا نەکردیە هەموومان مەشمولین بەوەی کە مراجعی خۆمان بکەینەوە و ئاگاداری خۆمان بین و بزانین ئەو غەڵەتانەی کە پێشتر کردیتمان نەیبینە قیامەت چونکە ئەو ڕۆ دنیای ئەمە دەتوانین شەفاعەت لە یەکتر بکەین و داوای تکا و ڕجا لە یەکتر بکەین و یەکتری عەفو بکەین بەڵام لە قیامەت بەڕاستی ئەوەی تێدانیە لە قیامەت محکەمەی خوا ڕائەجیرێ خی گەورە ئەفەرمێ وەقیفوهم ئینەهم مەسئولون ڕایانگرن و پرسیاریان لێ بکەن ئەو تاوانەت لەبەر چی کرد ئەو جەکردەوەی ئینسانەکانیش بەڕاستی هەمووی مەوجودن فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى بقدر مثقال ذرة إنسان تساكي كرد بيت أو تساكي لدفتر أعمالي تومار كراوة باش إما إستاك بآلة تكنولوجيا كان يستر دنيا كمثلا دائري أمن وآسايش وأنا تمشاهدكين كاميرات سعوديري توندي هي أفعال إنسان كان تومار دكوانيا بزور بأساني تاوانباران دەیبینیتەوە دەیبەی خی پەروەردگار کە عقلی بەو ئینسانی دا ئەوەی دروست کردی دەبێت چ ئەجهیزەیەکی مهمی دروست کردبی کە دوو مەلایکەتی وەکو ئالەتی تەکنۆلۆژی لەسەر شانی ئینسانەکان دانایە خی گەورە فەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد قسەیەک لەسەر زاریشت نایەتە دەرێ إلا ئەو مەلایکەتانە دەینووسن إلا تۆماری دەکەن إلا تەسویر دەکرێ هەمووی لە قیامەتیش بەڕاستی لێ ئەدرێتەوە لۆیە ئینسان چاکە و خراپەکانی لەسەر دنیا دەبی تەسفی حساباتی خۆی بکە نەیباتەوە قیامەت خواناسێک لەوانە حەسەنی بەسەری ڕۆژێک پیاوێک دینارێکی لێ دزی بوو پاشەوەی کە زانی کەشفی کرد کە فرانکەسە چووەتی فرانکەس خۆ دەزانمە تو پیاوەکی باشی بەڵام ئەو پارێکە لە من بردیە هاتیمە پێت برێم کاکە پارەکەم بدەوە ئەگەر ناگەردانت ئازابی بەس نامێ ئەو حەقە بچیتەوە قیامەت لەوێ خی گەورە محاسەبەت بکە یعنی دەمەوێ خی گەورە لێت خۆش بی ئەمە بۆ ڕۆحە بەڕاستی دەبی مەعامەرە لەگەر کردەوە باشەکان و خراپەکانی خۆمان بکەین تەمەشای دەفتەری ئەعمالی خۆشمان کەین زوو مەسەلەن ئەو شەو ئەو ڕۆکە لە عمری ئێمە ڕۆیشت ئەو ڕۆ ئەمن چم کرد لە بۆ خودای بەیانی بە تەمامە چ بکەم چونکە هەموو تەمەنی ئینسانی سێ ڕۆژە ڕۆژێک ڕۆیشتووە کە لە دەستمان ڕۆیشتووە کە ناتوانین بیجێڕینەوە کە دوێنێ بوو ڕۆژێکیش ئەو ڕۆیەکە لەسەر مەرگدایە وا خەریکە بەرەو لەسەر مەرگ دەڕوا و خواحافیزی بکە ئەو ڕۆژ بە یەک جاری لێمان ڕۆژێکیش کە بەیانیشتان لە دایک نەبووە دەبێت ئینسان بەڕاستی چاو لەو سێ ڕۆژەی ژیانی خۆی بجێڕیتەوە محاسبەی خۆی بکە بزانی ڕۆژە کە دوێنێ بوو ڕۆیشت چم تێدا کردیە خوایە داوای لێبردن لە فران کردەوەی دەکەم کە غەڵەتم کردیە شعوری کەسێکم بریندار کردیە ئەزیەتی جیرانمدایە ئەزیەتی دایک و باوکمدایە ئەزیەتی کەسانێکمدایە ماڵی کەسێکم خواردیە بچمەوە داوای لێبردنیان لێ بکەم تەنیا ئەو داوای لێبوردنە بەسە یان کەسێک چۆن بزانێت کە تەوبەکەی قبول بووە چۆن بزانی قبول بووە بەڵێ تەوبەکەی بەخۆی ئەزانی کە قبول بووە چۆن دەزانی بەوەی کە ئەگەر داوای لێبردنی لە کەسەکەی کرد و مافەکەی لۆ جێڕاوە و پاشانیش لە بینی خۆی خودای تۆبەی کرد ئارامێکی زۆر زۆر دێتە ناو دڵی ئەو ئینسانەی یعنی ئەوە ئیحساسە تۆبەکردن هەمووی شعورە هەمووی هەستە
لۆی ئەو کەسانی کە بەڕاستی هەتا نێ ناو حاڵەتەکەی ئەمن ئێستا ئەگەر یەک سەعاتی کەشدانیشین لەگەر جەنابەت گفتوگۆ بکەین لەسەر ئەو مەسەلەی تۆبەیە لەوانەیە بە قسە نەتوانین تام و لەزەتەکانی هەست پێ بکەین بەڵام ئینسان کە چۆنە واقعی تۆبەکردنەکەی ئەو کاتی کە ئەو شعورەی لۆ دروست بوو ئەو هەستەی لۆ دروست بوو تێدەگا دەرێ ڕاستە ئەو مامۆستایی کە ئەو قسانەی باسە کرد ئێستا ئەمن هەست بە هەستەکانم لۆ دروست بووە هەستی تۆبەکردنەکە ئارامێشی زۆری پێدامە مەسەلەن پێشتر من تاوانێکم ئەنجامدایە شعوری کەسێکم بریندار کردیە زوڵمم لە کەسێک کردیە ئەو زوڵمە بوویتە حاڵەتێکی دڵتوندی لەکنە من ڕاستە ئەمن دەمێ خۆم وانیشاندەم کە دڵخۆشم ڕاستە حەز دەکەم مەسەلەن بە پارە و بە سایارە و بە ژیانی خۆشی دنیای خۆم وانیشاندەم کە کەسێکی زۆر دڵخۆشم چ زۆر کەسێ وایە ڕووکەش وا خۆی نیشانە دەکە ئەنەمە کەسێکی زۆر بەختەوەرە کەسەکە زۆر دڵخۆشە بەڵام لە ناخی وانە لە ناخی شتێکی تر هەیە کە ئەزیەتی دەدا کە زۆرمی لە کەسە کردیە کە شعوری کەسێکی بریندار کردیە کە کەسێکی کوشتیە لۆی بەڕاستی ئەو کەسانی کەوتاوانانیان کردی ئەگەر بچی لە نزیک کۆلی پرسی دەرێوەڵا ڕاستە کە تۆبەی کرد و مافەکەی جێڕاوە ئەو کاتی ئارامێک دەگاتەوە ناو دڵت مەسەلەن ئێستا زۆر جار ئێمە ئەو هەستەمان بووە جەنابەت مەسەلەن کەسێک عاجز کردیە لە ژیانی خۆت مەسەلەن زۆر ئەزیەتیت خواردیە ینی دڵت پێی تون بووە هەر لە خەیاڵت بووە لەبەرچی فران کەسم ئەزیەتدا لەبەرچی دڵم مەسەلەن بریندار کرد وا لێدەی ئاخیری زەخت لە خۆت دەکەی بە ناچاری دەچێ لای دەرەی کاکە داوای لێبرن هەموو کەسە و هەستەی بۆ دروستە بێ تەبعاً ئەو کەسی باش کەسانی باش ئەو هەستانیان هەیە بەڵام پێم خۆشە لەسەر ئەوە زیاتر قسە بکەین ئەگەڕێمە وڵات مامۆستا چینە لای پەیامبەرمان زەردەشت حەمێ لە هەولێرەوە لە یەکێک لە بەشە ناوخۆیەکانی کچان لەگەڵمانە دوێنێ شەو ئالان لە بەشە ناوخۆیەکی کوڕان بوو خوانێکی جوانیان ئامادە کرده بوو بزانین کچان بێگومان کە ئەوە کاری خۆیانە لەوێ چیان ئامادە کردووە چۆن پارشێ و بەڕێکن زەردەشت ئەم کاتت باش فەرموو دەمباش سارا دەمباش بۆ میوانێتە و بینەرین کورسان بشارجی بیگومان نها دەما پاشیوێ هەر کەس دخوازێ پاشیوێ بخوا ji بۆ meha Remezanê rojiyê ez niha li beşê navxweyiya keçên zankoya Salahdîn em bêjin beşê hejdê Şibat ku keçên li vêrkê dimînin her yek ji bajarekî hatine li vêrkê amade bûne her keçek hatine ji bajarekî Kurdistanê berê xwedane vê zankoyê dixwînin û taybet niha dema ezmûnan em ez ê derbasî vê odeyê bim ka bizanam keçên طلبه کچن خواندکار ورکه چاو پاشی و آماده کن چاو پاشی و خود خون ام خوازن وان بخون دم باش وره یکم جار نورشی جام به عافیت به اون از خوازم یکم جار در باسی جمع تبم اون وکو کچن خواندکار لبش نافخوی یزانکویا ام بجن حیشبات اون چاو پاشی و خود خون نمونه اجمرا ببیجی چۆنە هەفتەخۆری خۆت کرد باڵێ بەخێر بێن ئێمە هەمومان لێرە وەکو خانەوادە بێکەوە خواردن دروست دەکەین هی ئەوەیە ئیمتیحانی هەیە دەرسی هەیە یەکێک لە باتی خواردن دەکاوێ دەستە بازەڕ شت دێنی ئەوەی پێویستمان بی ینی لێرە هەمومان بێکەوە وەکو هاوڕێ وەکو خێزان شتەکانمان پرسێکشتە بکەم نمونە ئێوە حرەك نهاش باژارێکی کوردستانی هاتنە ون چاوە دیگەل ناکە دوێ دەمێدە ون پاشیوێ دخۆن چاون دیگەل ماڵباتی خۆ داخەون ئەو ژینها ون پاشیوێ دخۆن ون هەورە داخەون ون چه هەستیت کردن کو نەدگە هەون ناکە سبا ڕۆژە ئەمتیحانانە ئەزمونانە ئێوێ بێگومان هەمومان خەریبی خانەوە دە شتەکانمان دەکەین بەڵام ئەها لێرە هەمومان بێکەوە یەکتری دەناسین و تێکەڵ یەکتری دەبین ئەومان لێ دەکە خانەوە دەکەمان زیاتر بەبیر نەبێتن هەرەوە پەیوەندیشتیوان لەگەڵ دەکەین بەڵام ئەو زیاتر لێکە لەگەڵ یەکتر بێکەوە شتەکان دەکەین باش نمونەکی مەرە ببێژی وەکو ون کەچ ون vê odêne çend keçin ون çawa kî diçe xwarinê çêdikê kî xwarinê amade dike ûn çawa nav hev da tensîq dikin ئێمە چوار کچین لە غورفەی هەمومان بێکەوە شتەکانمان دەکەین بۆ ئیمتیحانی هەیە ئەوەی ئیمتیحانی هەیە یەکێک لە باتی خواردنی دەکایك دەچتە بازار شتی دەهێنێتن بێکەوەڕێک دەکەوین خواردنێک دروستکەین بۆ بەربانگ بێکەوە کارەکانمان دەکەین gelek spas ji bûte şiwan ez xwazim tindek xwarinê ji hevkarê min şiwan xwarinê pêşan bide ez ê ji te pirsim te wekû keçek xwendekar hûn meha Ramazanê paşîvê hûn çawa dinirxînin dixwazin çi bibêjin خودێ ئەم یعنی وەکی هەر ئەوەک ئیسلامێک ئەم حەسکەین ڕۆژیت خۆ بگرین هەرچەند زۆر ماندی دبین هیلاک دبین چونکە ئەم ینی مەسەلەن تو ڕۆژی بیت و برسی بیت و دەرسێ بخینی زۆر ناخۆشە بەس پاشیە ئەم بخۆتی ڕاتینینە زیاتر ئەتگەین پاش دەرسێت خۆت خینین ینی زۆریت هەی پێچناوی ڕۆژا بخینین ئەم بخۆ شەوێ ینی پشتی پاشێنانەوەی بخینین دەرسەهۆ باش ez ê pirsekê dawîş te bikim siba û di siba roja imtîhanê ezmûnan wan zehmetiye dikişîne ezmûna طبعا بوومە زۆر
نەخۆشە تو بخۆ بێژە ینی تو برسی تو بچ دانیش بتێنیتی تو دەرسێ بخینی چەند ماندی چەند نەخۆشە بتە ینی دە زۆر ماندی تاوان دە هیلاک ببەست ینی واش کار لە من ناکێتن ئەم شڵە خودگەین باش گەرەک سەرکەفتی بن خودێ پاشیوا قبول بکە بەێ سارا ez ê bêlim tiştekî balkêş ku li vir bala mikşand li vê odaya keçên xwendekar nimûne li vêrkê keçekê bۆ xwenivîsandê spas pêşmerge ev jî wateyê wêyekê ku heta keçên xwendekar jî di meha rojiyê de jî her dilê wan li cem hêzên pêşmerge ne ez vedgirme cem te گوڵی سووری جوانیشی لێبوو لە پشتەوە زەردەش لە بەشە ناوخۆیی کچان لە هەولێرەوە لەگەڵ مامووی سوپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوام ببین مامۆستازانە گەڕێمەوە لای بەڕێستان زۆر سپاس پرسیاری ئەوە بکەم کە قسەکەم بڕیت وتت کەسی باش ئەو هەستەی بۆ دروستە بێت هەستەکات کە تاوانێکی کردووە کەسی باش کێ و ئەگەر درێژە بە قسەکانە بێت کەسی باش ئەو کەسێک کە خاوەن عەقڵ و ئیرادەیەکی بەهێزە کەسی باش ئەو کەسێک کە هەست و شعورەکانی ئیشەکەن چۆخوای پەروەردگارە فەرمێ ئینسانەکان دوو جۆرن نمونەیەکیان باسەکە فەرمێ ئولائیکە کەلئەنعام دوور لە مەقامی ئینسانیەت دەفەرمێ کەسانەکەن وەکو ئاژەڵ وانە بەل هوم ئەڤەل بەڵکو خراپتریش لەبەرچی ئاژەڵ جاری وا هەیە مەسەلەن درڕندترین حیوان ئەگەر زۆر برسی بوو لە ناو دارستانێک مەسەلەن تا ورجی خۆی تێر بکە یەک حیوان ڕاودەکاتن مەسەلەن پەلەقاژەی زۆر شتی کە نادا بەڵام ئینسان ئەگەر بەڕاستی چووە ڕێزی ئاژەڵەکان و یعنی فکری ئاژەڵی لە بۆ دروست بوو ئەو کاتێ بە تاوانێک و دوان و سیان و ئەوانە ڕناوەستی بەردەوام دەچێتە ناو تاوان خی گەورە فەرمێ خراپتریش لە درڕندەکان ئێستا دەبینین مەسەلەن لە شاشەی تەلەڤیزۆنەکان لە ئەخبارەکان ڕۆژانە کوشتنی ئەو هەموو خەڵکانە ئەوە چییە دەستی کەسانێکە کە بەڕاستی وەکو ئاژەڵ بیر دەکەنەوە بەڵکو خراپتریش لەبەر ئەوە بەڕاستی ئینسان کە خاوەنی ئیمان بوو ئەو کەسەی کە تۆبێکی کرد بەختەوەری ڕوو لەو ئینسانە دەکات بەختەوەری لەو مەسەلەن ڕوو لە تەواوی بەشەریەت دەکات ڕوو لەو وڵاتە دەکات مەسەلەن هەر وڵاتێک ئەگەر خەڵکەکەی فێری تۆبەکردن بوو وەش بۆکو باسمان کرد لە گەورەکانەوە تا بچووکەکان هەمومان ئەگەر بڕیارماندا وتمان تەوبە بکەین بەڕاستی چ بەختەوەریەک مەسەلەن لە ڕووی سیاسی مەسەلەن ئەگەر تەوبەیان کرد چ بەختەوەریەک ڕوو لە میلەت دەکات ئەگەر مەسەلەن مۆزەفی حکوومەت مەسەلەن ئەوانی کە لە دام و دەستگاکان ئیشەکەن مەسئولین مامۆستایان قوتابیان هەموو چین و توێژەکان ئەگەر هەر کەسە لە خۆیەوە مەسەلەن دەستی پێکرۆتی من ئەو غەڵەتانم بووە جارەشی تر دووبارەی ناکەمەوە چ بەختەوەریەک ڕوو لە بەشەریەت دەکات باشە مامۆستا لە بەروی کاتەکەمان لەگەڵ جەنابتان بەرەو کۆتایی ڕوا بە کورتی وەڵامە بیتەوە گەر کەسێک فریانەکەوت تەوبە بکە بڵێ خی گەورە فەرمێ ومن لەم یەتوب فەئولائیکە هم الظالمون بەڕاستی ئەگەر کەسێک تەوبەی نەکرد دەچیتە ڕیزی زاڵمانیش چەند خی گەورە باسییانەکە فەرمێ ولا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار بەسووکە مەیلی دڵیشتان پشتگیری لە زوڵم مەکەن لەگەر زوڵم مەبن زوڵم مەکەن چونکە بەڕاستی دەچنە ناو ئاگر دوایی و تووشی عقوبەی خوایی دەبن و دوایی هەمووشمان لەسەر حیساب دەکرێت لەبەر ئەوە پێویستە ئینسان بەڕاستی مراجعی خۆمان بکەینەوە هەر کەس بە ئاستی غەڵەتەکانی خۆمان هەر کەسمان چونکە هەمومان تاوانبارین وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم كل بني آدم خطأ هەموو کەس غەڵەت دەکات هیچ کەس نییە برێ من غەڵەتم نییە باشترین کەسی شێ لەناو ئەو کەسانی کە غەڵەت دەکەن دەفەرمێ باشترین کەس ئەو کەسەیە کە اعتراف بە غەڵەتەکەی خۆی بکات داوان بە غەڵەتەکەی خۆی دابنێ لە کۆتایی پێم خۆشە شعرێکی کورتی کەسێکەیە زۆر بەقوەتە دەڵێ ئێوارەی ژین بەسەر داهات ناچاری بازار هەڵگری بەرەو گۆڕی تەنگ و تاریک بە تەنیا ملی ڕێگری گوناهت کرد تامی ڕۆیی سزاکەی وا چاوەڕێتە دەهەڵ ڕێژە فرمێشتی پەشیمانیە تا دەمری لە لاشەکەی خۆت بپرسە ئایا بەرگەی ئاگر دەگری ئەو کەسانی کە نیانەوێت تۆبە بکەن ئەو کەسانی کە دانەوێت تاوانەکانیان بنوە قیامەت با لە خۆیان پرسن ئەگەر بەرگەی ئاگری جەهەنەم و تووڕەبوونی خوا دەگرن دەیفەرموو با گوناحان بکەن ئەگەر بەرگەش ناگرن بە ئەو نقطەیە نقطەی دەست پێکردنی تەوبەکاری و پەشیمانیمان بی لە بۆ لای خۆی ڕەب العالەمین زۆر سپاس مامۆستا زانە گردەسۆری پێشنیێژ و تارخوێن زۆر سپاس گەورە مەحفوظتان زۆر سپاس بەڵە بەڕێزانە چینە تەوەری هونەری ئەمشەو لە شاری سلێمانی دەبێت لەگەڵ هونەرمەند و سرودبێژی ئاینی بیلال کەیوانی هاوکار و پەیامنێرمان کاروان ڕەحمان لەوێوە لەگەڵ ئەو هونەرمەندە درێژە بە قسە و گفتوگۆکانیان دەدەن کاروان سلااوت لێبێ و فەرموو بەڵێ سڵاو لێوە ئەسڵاو لە بینەرانی کوردستان 24 دیارە ئەم پارچەوێش لە ماڵێکی دیکەین لە ماڵی هونەرمەندێکی ئەزموندار
کە نزیکەی 30 ساڵە کاری هوەریەکە بە تایبەتی لە بواری ستایشی ئاینی و مناجات کەویش مامۆستا بیلال کەیوانیە. مامۆستا بیلال سڵاو و ڕێز بۆ جەنابەت. زۆر سوپاس بەم کاتی شەو لە کاتی جەنابتەگەین لە ماڵی خۆتانە، ماڵت هەر ئاوادان بێ. بەرلەوەی جەنابیش دەست بە قسەکانە بکەی. هەڵبەتە زۆرێک لەوانەی کە لە بواری ستایشی ئاینی ئەگویان لە مامۆستا بیلال بۆ کە زۆرینان لە هەرێمی کوردستانەوە ئەیناسن لە ڕێگەی کارە هونەریەکانی لە ڕێگەی بەرنامە تەلەڤیزیۆنیەکانی ئەو دەناسن، بەڵام بۆی بینەرانیش بە تەواوی مامۆستا بیلال بناسن. ساڵی 1970 ئەم لە شاری سلێمانی لەدایک بووە لە بەنەماڵی شێخانی بەرزنجەیە. لە ساڵی 1989 لە مزگەوتی سەیوانی دۆم لە شاری سلێمانی دەست ئەکا بە کاری هونەری لە ڕێگەی مزگەوتەوە. سەرەتای کاری هونەری ئەوە بێ، بەڵام بۆ یەکەم جار کە دەرەکەوێت ساڵی 1991 ئەبێ. یەکێک لەو سرودانەی کە لەو ساڵەدا دەیڵێ بۆ شەهیدانی ڕاپەڕینە بەزنەکەی بەهاری ساڵی 1990 بێ. زیاتر لە 400 بەرهەمی تۆمارکراوی هەیە، نزیکەی 10 کلیپی هەیە و نزیکەی 5 کۆنسێرتێکی لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان ئەنجام داوە. جاریتر سلااو مامۆستا بیلال. لەم ڕامەزانەدا پەیامی جەنابەت چییە و بۆ خەڵکێکی زۆرە پرسن کاری نوێی هونەری ئەلبومی نوێ بۆ دیار نییە مامۆستا؟ سەرەتا پێشەم شتێک بناوی خوای گەورە و میهرەبان زۆر بەگەرمی بە خێراتتانەکەم میخوا بەخێر بێن و زۆر سپاس بۆ هەموو ئەو هاوکارە خۆشەویستانی کە لێرە لە ناو ئەم بەرنامەیە ماندووە بن. سپاس بۆ بەڕێزانی کەناڵی کوردستان 24. پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان بە تایبەتی یەکەم ئومێ دەخوازم کە مانگی ڕەمەزان وەک هەمیشە کە مانگی سکونەت و ئارامیە بۆ ئەو ڕۆحە پەژمردانی کە بەهۆی جەنجاڵی ژیانی دنیا و بەهۆی ئەو حاڵەتە نەخوازراوانی کە لە ژیانی دنیاە بەهۆی نزیکبوونەوەی ئینسان لە نەفسی خۆی لە تەموحاتی خۆی واکە کە ئینسان جاڕز و بێتاقەت ببێ. ومێ دەخوازم کە مانگی ڕەمەزان ببێتە هۆکاری ئەوەی کە ئێمە جارێکی تر لە خۆمان بۆ خەڵک بینە دەر وا بکەین کە لە ڕەمەزانە زیاتر و زیاتر ئاشنایەتی و دۆستایەتیمان لەگەڵ خوایە بۆ دروست ببێ بۆ ئەوەی کە سەرچاوی ئیلهامێکی جوان و ڕوون بێ بۆ ئەوەی کە بتوانین لە نێو خەڵکیشا جارێکی تر ئەو ئاشتەوایی و ئەو دۆستایەتیە دروست بکەینەوە کە خوا سڕ و نهێنی بوونەوەری لەسەر ئەساسی مرۆڤ داناوە کە تایە مرۆڤ زۆر بە قیمەت و بە نرخە ئەو قیمەت و نرخە بگەڕێنینەوە بۆ مرۆڤ و مرۆڤایەتی. زۆر چاکەکەوتە مامۆستا زۆر جار باسراوە کرێ ئاشتەوایی کۆمەڵایەتی لە ناو هەرێمی کوردستاندا هەندێک گرفتی بۆ دروست بووە زۆر جار کە سیاسەتەوە دروستەکە. یعنی لەم ڕەمەزانەدا جەنابەت بە پێویستی ئەزانی کە ئەو واز لێ بهێنرێ ئەژووترێ زۆر جارەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە تاکی ئەم وڵاتە بەکاریێن و یەکتری پێ ئابغزێنن یەکتری پێ بێزارەکەن پێویستمان بۆیە جارێکی تر ئەوە وەلا بنین بگەڕێن بۆ ئاشتەوایی. یەکێک لە پند و ئەو وانە پڕ لە یعنی ئەعجازەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزا هەیە کە ئەوەیە ئینسان لە مانگی ڕەمەزانە دەستبەرداری غەریزە بێ، یعنی چه غەریزەی خواردن چه غەریزەی شەهوەت و کۆمەڵەشتی لەم بابەتانە. یعنی وای لێ جارێکی تر مرۆڤبوونی خۆی دەرک پێەکە لەوەی کە ئەوەی کە تا ئێستا ئێمە بۆمان گێڕاوەتەوە و لە دووتوێ کتێبەکانە خوێندومانەتەوە و لە دەمی مامۆسایانی ئاینیەوە مەسەلەن بیستومانە لەوەی کە لە ڕابردووە باسییان بۆ کردوین ڕەمەزان چۆنە و حاڵەت ڕۆحیەکان چۆنە. ڕەمەزانی شێک لەو حاڵەتانی ئەوەیە کە ئیتر تۆ جارێکی تر ئەچی لە ناو ڕەمەزانە ئەژیت، یعنی لە ناویا ژیان واد لێ ئەکا کە ئەحساسێک لای تۆ دروست بکات زیاتر لە مرۆڤبوون و ئینسانی خۆت نزیک ببیتەوە. واد لێ ئیتر دەرکەکەی بەوەی کە تۆ ناتوانانی لە تەنیاییە بژیت، تۆ بیر لەوە ئەکەیتەوانێت کە ڕایەڵی پەیوەندەکانی کۆمەڵایەتی خۆت لە مانگی ڕەمەزانە زیاتر و زیاتر پتەوتر بکەیت. آخر بەداخەوە یعنی ڕەمەزان ئەو کە لای ئێمە معنای خۆی ون کردو بەداخەوە، یعنی وەرە سەیری کە لە مانگی ڕەمەزانە ئەبێ کەمترین مەصرف بکرێ بەڵام لە ناو ئومەتی ئیسلامیە زیاترین ئیسرافەکرێ. لە مانگی ڕەمەزانە خەڵک وازانێت کە ئیتر چۆنەڵی مانگی خواردنە مانگی ینی ئەوەیە کە بەڕاستی ئیسرافێکی زۆر زۆر بکەی بڕۆ ینی بەداخەوە کە ئەبێ بەگەڕانەوە هەیە بۆ ئەو مانای دروستی ڕەمەزان بۆ ئەوەی کە لە ناو ڕەمەزانە بژین، ینی ئەوەی کە ئیتر تۆ خۆت برسیتە بێ خۆت تینوتە بێ، ینی ئەو کاتە ئیتر دەرکەکەی بەوەی کە برسێتی چه ئازارێکی ناخۆشە تینوێتی چه ئازارێکی ناخۆشە. ینی بۆیە مەسەلەن مەولانا زۆر جوانە ئەفەرمێ دۆزینەوەی مرواری ببینین دەریا
نادۆزرێتەوە یعنی تەنها تەماشای دەریاکی ناتوانانی مرواری و گەوەرە بدۆزیتەوە بەڵکو دۆزینەوەی مرواری غواسی گەرەکە بۆ ئەوەی کە تۆ بچیتە ناو قوڵایەکان و لەناو قوڵایەکان شتێک بدۆزیتەوە ئەبێ خۆت مەسەرەن دەرکی ئەوی حساسە بکەی خۆت برسی و ببێت تین و ببێ بۆ ئەوەی کە لە ڕەمەزان تێبگەی مامۆستا لەباتە من هەر بە بینەرانیش بڵام گفتوگۆکردن لەگەڵ جەنابەت تەنها گفتوگۆ نییە لەسەر کارێکی هونەری گۆرانی موزیک هەر بەوەی دروستیش بیڵێنانی گفتوگۆکردن لەسەر عیرفانیات و گەڕانەوەی مانا بۆ ئەو شتانی کە مانایان ون کردووە یان شیکردنەوەی قەسیدە جوانەکانی بۆ مەحوی کە هەر خۆت باسی کرد زۆربەیت هەر لەبەرە بە ماناوە دواتر بێگومان قەسیدەشمە پێویستە بێت پرسیار یەکەم لەبیر نەچۆ بۆ کاری هونەریت دیار نییە بەم قسانە نامێ دوورم بخەیتەوە لە خزمەتتان وڵی خۆی بەداخەوە لە وڵاتی ئێمە ئیش لەسەر کەفاەتی ئینسانەکان کەم ئەکرێ ینی بەداخەوە تۆ ئەبێ مەشغوڵی ئیشی خۆت نەبی ینی مەشغوڵی خولیای خۆت نەبی ئەبێ مەشغوڵی زۆر کاری تربی بۆ ئەوەی کە بتانی ژیان بەردەوام بکەی ژیان ئیدامە پێبی وڵاتی ئێمە بەداخەوە ینی زۆر شتی تێک چووە ینی ڕۆژانێک بوو تەنانەت من بیرمێ لە سەردەمی حیزبی بەعسا مناڵ بووم زۆر مناڵ بووم ئەو کاتە کە بە حاڵ بیرمە بەڵام ئەم چۆنەڵی دام و دەستگایە بە هەموو پانتاییەکانی خۆی و ئیشی لەسەر فەرهەنگ و کولتوری چۆنەڵی شۆڤێنیانی خۆیە کرد مناڵانی هەمووی بە یەک پارچای کرد بە بەرگی بەڵام چی ئەکرد لە بوعدە هونەریەکەیەوە ئاهات مثلەن ئیحساسی خەڵکی ئەجوڵاند کار و چۆنەڵی کارتێکردنی لەناو مجتەمەعا دروستە کرد لە مناڵێکەوە ئیشی لەسەرە کرد بۆ ئەوەی کە مثلەن تێبگالەوەی کە ئەم مناڵە پاش 20 ساڵ 25 ساڵی تر ئەبێتە کەسێکی زۆر کارا و چالاک بۆ خۆش وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە پێتوانە هەندێک لەم فراغانی پڕکرێتەوە یان نەخێر ئەزانی بۆچی خۆی گرفتەکە لەوایە ئەم دام و دەستگای ڕۆشنبیری ئێمە لە وڵاتی ئێمە تەنها یەک بۆعد ئەبینێ ینی تەماشای ینی ئەگەر ئێمە بۆ نمونە تەماشای شتێک بکەین ئەم پەرداخە بکەین تەنها لە یەک بوعدەوە ئیبینین کە لێرە چاومان لێتی بەڵام نازانی لێوە چیە لێرەوە چیە ینی گرفتەکە ئەوەیە ئەمان لە یەک گۆشەنی گاوە تەماشای ئەوە ئەکەن پێیان وانە کە مەسەلەن کولتوری کوردی فەرهەنگێکی زۆر دەوڵەمەند و زۆر پانتایەکی بەرفراوانی هەیە ئەم کولتورە کوردیە ئەبێ بە بابەتەکانی مناجات و تەواشیح و ستایشی ئاینی و ئەمانش هەمووی فرامۆش کراون بێگومان یعنی ئەمە بەداخەوە ینی باشە بۆ ئەبێ ینی ئێمە تەنها لە ڕەمەزانە نابیری ئەم بابەتانەمان کرد من هەر لە ئێوە ئەپرسم لە کەناڵەکەی ئێوە ئەپرسم بۆ مەسەلەن کاتی ترتان نییە بۆ ئەوەی کە مثلا خەڵک نزیکەنەوە لە معنا و بەها ڕۆحێ و ینی بابەتە ئەخلاقی کۆمەڵایەتیەکان بۆ مەسەلەن کاتی ترتان نییە بۆ ئەوەی کە مەسەلەن ئینسان لە ڕۆحی خۆی نزیکەنەوە چونکە ئێمە پێکاتەیەکی دوجار لە مادە و لە ڕۆح هەر کامیشان لەسەر حسابی ئەوی تریان وەکوڵێت تووشی توغیان و تووشی ئەوە ببێ ینی مەسەلەن سەر بکات زیاتر بەڕاستی ینی مرۆڤبوون نەدەست ئەدەین مامۆستا هەڵبەتە نەبێ بە وەڵامێک لە ئێمەوەزان چەند بەرنامەیەک کە هەیە نزیککەن لەو بەجناب فەرمی بەڵام بێگومان لەوەی کە بابەت و بەرنامێکی تاوە عیرفانی بە منیش ئەم سەرنجەی جەنابەت عیرفان بەجێڵی و بەشی پرۆداکشنی ئێمە ئاجا من بەسەرم یەک نقطەیە عیرفان ئاوی زیندەگانیە بۆ هەر شتێک بتەوێت پێویستەکە ینی من ئێستا بە دەر لەو حاڵەتە تەقلیدی کە ئێمە ئێستا مەسەلەن باسی ڕەمەزانەکەین با باسی ئەوە بکەین بۆ نمونە ئینسانی ئەخلاقی کاتێکە ڕەمەزان بەرهەمی ئەهێنێ خۆی لە حەڵاڵ بۆ نمونە لەو شتێک کە حەڵاڵە ناتوانێت لە ڕۆژە ئەمە بخوا کە حەڵاڵە ئەتوانێ بیخوا خۆی چۆنەڵی لێ ئەبوێرێ خۆی لێ ئەپارێزێ چۆن ئەتوانێ ئەم مرۆڤە حرامی خەڵک بخوا ڕەمەزان ئەم دەرسە چۆنەڵی معنەویە بەهاداریتیایە کە ئینسانی ئەخلاقی پێ ئەگەێنێ مرۆڤ ئەکرێ چۆنەڵی بە چەند بەشێکەوە مرۆڤی چۆنەڵی ئەخلاقیمانەیە مرۆڤی سادە و ئاساییمانەیە مرۆڤی ئەخلاقیمانێ مرۆڤی بان ئەخلاقیمانەیە ڕەمەزان یەک مرۆڤی بان ئەخلاقی دروستەکە وەکو ئیمامی عەلی ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا سيدانا كل يرى لما لك يا أبو إمامي علي رضا ورحمة إخواني لبي هرسيك خويشي وفاطمة خدمة كاركي هرسيك شان بالرجوبون إيواركاتي وهاو رجوب شكينا بەڵام هەژارێک لە دەرگای ماڵەکە یاوتی هیچم نییە بیخۆم کولێرێکیان دایە مایەوە گەڕانەوە بۆ ئەم بەن ئەخلاقیە لە مانگی ڕەمەزانە زۆر باشە ئەوەی لە جەنابیشتەوە تێگەشتم ئیستنتاجی قسەکان دەوەیە ئەنێگەر سپۆنسەرێک نەبێت کە پشگیری کاری بەرهەمی بە کوالیتی بکە
ئەو وای لێ کردو کە جەنابتان بەرهەمتان دیار نەبێ وەک پێویست ئەمە دروستە لەم بانە بێگومان ئەوە ئیشکالێکی زۆر زۆر باشە چۆن گوێ لە یەکێک لەو بەرهەمانە بگرین کە لە چەند ساڵی پێش و کلیپێکی سادی بۆ کراوە بەڵام لە یوتیوب ئەوەی من بینیم کە ئێستا لە بەردەستیشمان هەیە لێرە پلەیەکەین بۆی بینەرانیش بێگومان حەزیان پێ بێ شعری سەرەتا پیاوێکە لە تەمەن خوێنێتەوە دواترت جەنابەت باسێکی لەسەر بکە بۆی بینەرانیش مادوونەکەین و گویان لە شتێک هەبێ هەڵبەتە لێرە ئێمە پلەیەکەین و جەنابیشت لەگەڵ بەرهەمەکە ئەگەر بڕۆین. کەسکاریە خاوکم بەسەر ڕۆیی بەبا عمرم خدایە تۆ بمژێنی تا لە مەرقاپی کەسێ دەبرم أجل دورم ددا حاضر به وهادي دور تسليمة مني غفلة زدا هشتا خليجي مسألي دور خيالي بوجي دنيا وادماغو دمي بيچاوة قيامت هر مقر روش قيامت بيت فكرة خيالي بوجي دنيا وادماغو دمي بيچاوة قيامت 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 مگر رودایا تو بمد جيني تاه لبره خاپی کسی دمره چی گناهی بوچی دیکات جزا خانه لقد ممكن هتا روج جزا دعوة شي قبره سبعيني يحشرني مرء براقل فست إمرو تبرا من باقس حشي نبي لبضل حشره لمنها ظالم إثر نفسي مدخول شي أبي محمي
كردار وبد رفتار وبد أفكار وبالطور من نازانم يتر نفسي بدخول شي أبي محوي كبد كردار رفتار بد أفكار طورة مقرب الموج بحري رحمة خا وصف ستاري وقرنا زحمة باب ونوم نام ممكنة سلام مامۆستا یەخوا دەنگت هەر خۆش بێت بەخێر بیتەوە سپاس هەم بۆ قەسیدە جوانەوە هەم ئەو مەقامە خۆشە ئەم مەقامە چۆن بیناسینەوە مەقامی چییە لە مەقامەتی کوردی بەیاتی سەفەرە بەیاتی سەفەر ئیتر هەڵبەتە من وەکو تازەکاریەکە ئەو کاتە پێم خۆش بوو مەسەرەن ئێرانی پێڵەن دیکلەمە ینی خوێندنەوەی شعری لەگەڵا بێ لەگەڵیا بێت بە مەقام ئیتر هەردوو دیکلەمەیە وشەی نییە لای خۆمە وەڵاهی نازانم بە کوردەکەی تقریبەن بیزە شتێکی ئەگەر ئەو نازانم بیزە بە چی پێ ئەوترێ زۆر باشە خەسیدە خوێندنەوە تحویلە بێ بۆ مەقامی بەیاتی سەفەر زۆر باشە ئەو پیاوە پیرە جوانی کە دەرەکەوێ و شعرەکانە خوێنێتەوە تۆنێکی زۆر خۆشیە مامۆستا زۆر سەرنجڕاکێشە چی ئەو کەسە ئەو پیاوە کاکە حاجی محەممەدی ناوە پیاوێکە لە وا بزانم ئەگەر برازایی هین نەبێت برازایی سید علی ئەزغەری کوردستانی نەبێت شتێکی لەو بابەتانەیە ینی خەڵکی ڕۆژهەڵاتە بەڵێ خەڵکی سەوڵەتاوای سنەیە زۆر جوانیش باسیەکە کە شارەکە خوێنڵێ ئەو ئێمە هەر کامێرەمان بۆ دانابوو شتێکی دیکۆمنتی زۆر جوانە ئەو کاتە بۆ کەناڵی پێیان کرد ئەو ئیشەکرا هەڵبەتە کارێکی دیکۆمنتاری بوو لەسەر سەوڵەتاوا و سید علی ئەزغەری کوردستانی ئەوەی من ئاگادارم پێمە بێ کوردستان 24 کارێکی دیکۆمنتری لەسەر پەیوەندیان ئەوانیش ڕاستەکەی پرسیاری ئەویان کرد کە ئاەتوانین مەسەڵەن زۆر باشە هەر لە مەحوی لە نالی لەمان دەرناچین مامۆستا بۆچی ئەم پیاوانە لەگەڵ خۆیان ئایا هەموو وشە جوانیان برد ئایا بۆچی قەسیدەی وانە بینینەوە لەم سەردەمیان هۆکارەکە ئەوەیە ئەم پیاوانە ڕازگۆ بوون ئێمە بەداخەوە ینی ڕازگۆنی دەمامکی زۆرمان پێوەیە ینی حەقیقەتی خۆمان بەرجەستە ناکەین ینی من هەموو جارێ ئەوە متووە ئەم پیاوانە زۆر کات هاتوونە شعرەکانی خۆیانە بە معنای کەریمە خۆیانیان شکانوە تحقیری خۆیانیان کردووە نالی بەو هەموو عەزەمەتەوە ڕوەکاتە خۆیڵێ نالی چیەوە میسلی جوعەل لە غەرقی شیاکەی خۆتۆ بە حیسابێ وەکو پەروانە شەمەت بوو باز لەوە کە ئەڵێ تۆ بە حساب پەروانە بوویت و بە دەور و دیاری چرای عەشق و مەحەبەتی مەعشوقی خۆتە ئەسوڕایتەوە ئێستا بۆ بووی بە قالۆنچە جوعەل ینی قالۆنچە بۆ بووی بە قالۆنچە لە ناو شیاکە و پیسایی یا غەرق بووی بەدەر لە مەحوی لە ناو دەریا بەرفراونەکەی نالیشە پێمە بێ مەلەوانێکی باشی وەڵی سواز بخوا زۆر باشە ئەکرێت گومان لە قەسیدەیەکی تر بێت شعریار مەحوی نالی هەر کامکەتەوە خۆت وڵاجان مەحویەکەمان لە بەردەسایە و لە خزمەتانە هەڵبەتە دیوانەکەی حەزەتی نالیش هەر لە پشتمانەوەیە ئەگەر دەرفەتت گونجاو بوو ئەتوانین دوای جێگەتن لە قەسیدەیەکی مەحوی ئەویش بێنین هەر بە کورتی بێ زۆر زۆر سپاس لەبەر کەمی دەرفەتی شەڵبەتە لەگەڵ جەنابێت بێگومان بینەرانیش هەمان هەستیان هەیە من لە خزمەتانە کات ینی هەروە ئەڕوا هەرمادام ئەوە چاوم کەوت بم قەسیدەی شەو کە یەکێکە لە قەسیدە زۆر ناسک و ناوازەکانی مەحوی کە باس لە شەو و هەموو ئەو خەسڵەتانەیە کە شەو لە هەنای خۆیان هەڵی گرتووە لەم شەوە بە ئەم یادە پڕشکۆی مانگی پیرۆزی ڕەمەزان و ئەم شەوانەی کە ئێستا ئێمە بێدارین و لە خزمەتی بینەرانی ئەزیز و خۆشەویستی کوردستان 24 پێم خۆش ئەم شعرە شەو کەسێ پرسی لە خۆ شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو ئەوتی ناتێگەیشت و تەجربەی مەردانە شەو
هەرسیا بەختانی عیشقە مەزهری نووری هودان شەو نەبێ ئەستێرە مەستورن بەکەم مەڕوانە شەو ئەمسیا ڕۆزی منە پۆشیوی عیبی کەسان ئاشکارە سەتری ئەحواڵی گوناهکارانە شەو بۆیە زڵمەت پۆشە نووری ئەهلی جەوهەر دەرکەوێ سەیری حەقیکەن لەسەر ئەم ماه و ئەستێرانە شەو نەبووە نابینی لە شەو مەحرەمترێ تا ڕۆژی حەشر پەردە پۆشە هەم دەمە هەم دەردی عوشاقانە شەو شەو هەموو شەو چاوەڕێ ڕۆژەڵێ هەر ڕۆژەڵات مەحوە سەرتاپا لەبەر پێیە فیداکارانە شەو خودپەرستینە لە شەو فێری پەرستن بن کە خۆر هەر دیاریدا بە دەوری سەریەدا قوربانە شەو فرقەتی ڕۆژە دەرونی کردە داغێکی سیا وەک منی سەودا زەدە ئاتەش زەدەی هیجرانە شەو گەر فیراقاگر هەموو ڕۆژێ لە جەرگی بەرنەدا بۆ هەموو شەو تیرە دڵ سینەی زوخاڵستانە شەو تیرەگیوە بۆ فەزلی نادەم بەسەر ڕووناکیە منشەئی ئیزهاری جیلوەی فەیزی سبحەینانە شەو هەر لە تاریکی شەوایە ڕێدرێ ئەهلی نیاز ڕازی دڵ ئیفشا بکەن خەڵوەتگەهی خاسانە شەو تێبگە بۆچی بەجانن تاڵیبی شەو عاشقان نیوە شەو بوو وعدەگاهی هاتنی جانانە شەو هێندە ساحب سڕە میعراج و شەوی قەدر و بەرات خاسە جاتی ئەون و ممتازە بەم ئەسرارانە شەو هەر کەسێ تاالب بە دوڕی معریفەت کۆکردنە پڕ لە دوڕ دەریایەکی بێ مەهلەکەی خنکانە شەو وەک خزر ئاوی حیاتی فەیزی حەق ئافێتیە ئەو خوددا پێداوە مەحوی تا سەحەر ناڵانە شەو خۆ بەخێر بێتەوە مامۆستا هەزار ڕەحمەت لە مەحوی و نالی و هەتا کاکەزانەش دیمەنێکی فراوانترمان باتێ ئەوەی کە لە توانای ئەوە هەیە حەزەکەم دیوانەکەی حەزەتی نالیش لە پشتمانە ئەگەر بەشێک لەو مامۆستاگەر بتوانیت دیوانەکە بێنی هەڵبەتا لە پشتی جەنابەت چوارینەکانی خیام هەیە دیوانەکەی حافظی شیرازی هەیە هەریەکە لەمان کە خۆیان بۆ خۆیاننی دەریایەک لە ئەدەبیاتی لەوە حەزەکەین جۆمان لە نالیش بێ مامۆسایگیان من لە خزمەتان هەر زۆر سەیرەش هەر لەگەڵ شەوە هاتەوە بەڵێ باشە هەکەوە نالیەکەم کردەوە بەڕاستی هاتە سەر غەزەلی شەو بێگومان قەسیدەکانی ئەم پیاوە گەورانە خۆیان هاڵێ مادوێتی ڕۆژ بە دڵنیاییەوە هەیە بەڵێ مامۆسایگیان شەو هاتوو ئەمن مەستی خەیاڵاتی کەسێکم شەو هاتوو ئەمن مەستی خەیاڵاتی کەسێکم مەشغوڵی نەفەسگرتنی مشکین نەفەسێکم لەم حجرە لەبەر پەنجەرە کەوتوم و دەخوێنم بێعینی دەڵێ بولبولی گۆشەی قەفەسێکم هەم وارسی فەرهادم و هەم نائیبی مەجنون وا تێمەگە قوربان کە گەدا بولهەوەسێکم گردنکەچی تۆم بێکە شش و ڕست و قەلادە وازەنمە بە ناعارف و هەر زەمەرەزێکم واللهی کڵاوی سەری من چەرخی دەماڵی ببوایە بە دامانت ئەگەر دەست ڕەسێکم باوەڕ مەکە ڕۆح سەختی غەمی فرقەتی تۆ بم بۆ هاتنی تۆ باقیە نیوە نەفەسێکم هەر لەحزە دەڵێم من سەگی دەرگام و ڕەقیبیش دێتە سەر و چاوم کە منیش سەگ مەگەزێکم گرتوویە سەگت چاکم و لای تۆمەوە دێنێ یعنی وەرە نالی کە منیش داد ڕەسێکم دەنگت خۆش مامۆستا بیلال هەڵبەتە ئەمە نوویست بەلایف و گوێمان لە بەرهەمێکی مناجات بێ یان مەقام بێ بەڵام تەندروستی جەنابیشت دیارە ڕێگە نایات ئیشەڵڵا سەلامەتەبی هەر ئەوەنێکی گوێشمان لەو قەسیدانە بوو زۆریش نازدار بوون بەدەنگی جەنابەت خۆشتر دەنگت هەر خۆش بێ دوپرسیار مەکەم زۆر بابەت مابوو باسی کەین لەوەی کە کاری بە گروپی هونەرمەندانی بواری هونەری ئیسلامی و مناجات و ستایشی ئاینین کەمە بینین گروپێکی موزیکی ئەم بوارە کەمە یان نییە یان تاکوتەرە لە ڕەمەزانانە ئەکرێ ئەمانە هەر هەمووی ما بن گفتوگوێ لەسەرکەم بەڵام کاتەکەش دیارە ڕێکەنایە دوێنێ پاشەوی ڕابردوو لەگەڵ مامۆسان و خەرەداغی کە جەنابیشت باشە یەناسی زیاتر بۆی هەیە و ئوستاد و گەورە و مامۆسای ئێمەیە هەڵبەتە منیش لە خزمەتی بووم و کاری بۆ منیش کردووە زۆر باشە ئەو باش لەوەی شەکە بەڕاستی ئەو زیاتر لە نیو سەدەکاری میوزیک و دامزێنەری تیپی مۆسیقای سلێمانیاڵەیە بە خۆشحاڵی و لە ستۆدیۆکەی خۆی ئامادەیە کاری باش بکە بۆ کەسانی یان ئێستایشی ئاینی بڵێن
و هەموو هاوکاریەکیان بکە ئەلبەتە لە توانای مادیێژ محدود بێ بەڵام ئەوی کە لە توانای خۆیەوە خۆی باسی کرد ئەتوانێت کار بکات قسەت چیە لەسەرم پێشوازی مامۆستا نۆقەرداغی بە کورتی مامۆسای بەڕێز و خۆشەویست هەمیشە لوتفینواندووە و هەمیشە هاوکاری جدی هونەرمەندان بۆ بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی هونەرمەندانی بواری مناجات ئێمە بەڕاستی لە خزمەت یابووین و کاری بۆ کردوینەوە ئەویشی کە ئێستا مامۆستا جارێکی تر لوتفینواندووە بۆ ئەوەی کە هەرچی لە توانایە هەبێ بۆ هونەرمەندان بیکە من لێرەوە زۆر بە گەرمی سوپاس یەکەم خوای گەورە نمونەی زیاد کە ئومێ دەخوازم کە جەنابی مامۆستا بەو گەورەی و بەو پانتایی فراوانی کە لە دنیای هونەری کوردیا داگیری کردووە جارێکی تر بە ئەم شێوە بەم ستایلە جوانە ڕۆحی و عیرفانیە جارێکی تر بێتەوە کە ئێمەش هەم بەهرەمەند ببین لە دەست و پەنجە و توانای هونەری مامۆسای گەورە مامۆستا نۆقەرداغی. سپاس بۆ جەنابەت زۆر سپاسی دووبارەش بە مامۆستا نۆقەرداغی بم کاتەی شەو ببورن لە ئیسراحەتمانکردن ماڵی جەنابتان ماڵە دەرئاوەدان و هەر پڕ کتێب بێ و مەکتەبەکەیشت لەسەرەوە هەر گەورەتر و بەفراوانتر زمانی ئەو شاعیرەکە ئەڵێ من میوانی ناوەختەنیم لە دەرگا دەمجێم بدەنێ من دێم خۆم خاوەن ماڵم کەس ناتوانێت هەڵم کەنێ ئێوە خۆتان خاوەڵمان سەلامەت هیچ کەسێک ناتوانێت خوا ماڵە داوەدان کات لێت تێک نەیات مامۆستا بیلال زۆر سوپاسی ئینشەڵڵا بۆ هیوایی بەرهەمت بەردەوام ببینین تەمەنتان هەر درێژ بێ و بەردەوام بن زۆر سوپاس بۆ مامۆستا بیلال کەیوانی هونەرمەند کە بەم کاتەی شەو لەم پارشەوەیە بووینە میوانی ماڵەکەی و گوێی ئاوێزان کردین بە چەندین قەسیدەی جوانی مەحوی نالی و گوێمان لە دەنگە خۆشەکەی بوو بینەرانیش بێگومانم کە سودیان بینی لەو کاتە تا بەرنامەیەکی تر تا شەویشی دیکە و لە تەوەرێکی هونەری لە شوێنێکی دیکە بە خزمەتانەگەینەوە من لای خۆم و ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە. سپاس بۆ هاوکارمان کاروان ڕەحمان لە سلێمانی لەگەڵمان بوو هەروەها سپاس بۆ میوانەکەشی هونەرمەند بیلال کەیوانی. بەڕێزانە چینە تەوەرێکی دیکەی پاشی و باس لە بابەتێکی تەندروستیەکی بۆ ئەم شەو باس لە کاریگەریەکانی مانگی ڕەمەزان و بەڕۆژوبوونەکەین لەسەر چاو. ئایا هیچ گرفتێک دروستە بێت کاتێک کە کەسێک بە ڕۆژوو بوویان هیچ نەخۆشیێکی چاو هەیە کە پەیوەندی بە ڕۆژوبوونەوە هەبێت و بێتەوەی زیادبوونی گرفتەکە و ڕێگەکانی خۆپاراستن لە نەخۆشیەکانی چاو لە مانگە چییە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆر دیار ئەجیل ئامادەیە کە پسپۆری نەخۆشیەکانی چاوە. دکتۆرم کاتت باش زۆر بەخێربی. زۆر سپاس سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان زۆر سپاسی بەرنامەی پاشی دەکەم لە تەلەڤیزیۆنی کوردستان 24. ماڵێ دکتۆرە گەربینە سەر پەیوەندی مانگی ڕەمەزان یان بە ڕۆژوبوون بە چاوەوە بە ڕۆژوبوون هیچ کاریگەریەک لەسەر چاو دروست دەکات؟ بەڵێ بە ڕۆژبوون وەکو هەموو کاریگەری لەسەر دەستەی مرۆڤەوە هەیە چاویش بەشێکە لە دەستەی مرۆڤ لە خۆمان دەزانین لە مانگی ڕەمەزان گۆڕانکاری لەسەر کار ئەندامزانی واتە فەسلەجەی هەموو بەشەکانی لەشی مرۆڤەوە دێت یەک لەوانش چاوە سەبارەت بە چاو ئێمە دوو کاریگەری زۆرمان هەیە بۆ ڕۆژبوون لەسەر چاو یەکەمیان دەبێتە هۆکاری وشکبوونی چاو ئەمەشیان وەکو لە کار ئەندامزانیە لە فەسلەجەی چاو تەسیر دەکاتە سەر فرمێشکی چاو بۆ زانیاریتان فرمێشکی چاو لە سێ بەش پێک دێ بەشی یەکەمیان پێک هاتووە لە مادەیەکی وەکو ئاو بەشی دووەمیان چاوری بەشی سێمیان لە کێنەرێکە کە ئەو دوو مادەیە دەلچێنیتین بە گلێنەی چاو لە مانگی ڕەمەزان لەبەر ئەوەی ئەو ئەندامانە بە خۆیان خاو دەبنەوە سز دەبنەوە لە ئیش و کارەکانی خۆیان ئەو بەشەی کە لەپسراوە بە دروستکردنی ئاو لە بەشی یەکەمی فرمێسک ئەمەیان کەمتر ئیش دەکا وای لێ دێتن کە ئەو ئاو چاوریە هاوسەنجەکەیان تێک دەچێت ئاوەکە کەمتر دەبێت چاوریەکە زیاتر لەبەر ئەوە زۆر کات هەیە ڕۆژوان هەست دەکا بە ئازارێکی زۆر هەست دەکا شت لە ناو چاوی هەیە زۆر جاری شوەیە ڕادەی بینینەکەی تۆزێک تەڵختر دەبێت دوسێ جارێک تورکانێک بیکاتن تاوەکو بینەکەی بگەڕێتەوە شوێنی خۆی. بەڵێ هۆکاری بە ڕۆژوبوونەکە چییە کە کارەکاتە سەر چاو؟ ئایا جۆری ئەو خواردنەیە کە کەسەکەی خۆیان ئەوەی کە خواردن کەم ئەخوا بۆچی ئەو کاریگەریانە دروستە بێ؟ ئەمە هەروەکو ئاماژەم پێدا ینی
ئەو ئەندامەی کە لە پسراوە بە دروستکردنی ئەو بەشی فرمێسکەی چاو ئەوەیان کەمتر ئیش دەکا ینی کەمتر ئینتاجی هەیە لەبەر ئەوە هیچ ڕێگەیەک هەیە بۆی کە ئەو حاڵەتە دروست نەبێت بەڵێ لەبەر ئەوەی ئەو مانجی ڕەمەزانی ئەمە دەکەوێتە ناو هاوین و کەشوهەوایەکی گەرم ئەویان زیاتر تەسیر دەکە کە ڕۆژوان زیاتر هەست پێ بکاتن بە وشتی چاو هەست بکاتن کە ژان دەکە یانیش بێتاقەت دەبێتن زۆر جای ژوێت بەڕادەیەکی زۆر کەم تەسیر لەسەر ڕادەی بینینەکە دەکە بەلایەنی خواردنیش تەسیری خۆی دەبێتن هەروەکو چۆن نەتوو لە بەیانیەوە بە ڕۆژوو دەبیتاوەکو مەغرب پێویستت بە خواردن هەیە ئەمەشیان زۆر پێویستە لە بۆ دروستبوونی ئەو مادە ئاوی کە لە فرمێسکی چاو دروست دەبێتن بەڵێ ئەگەر بینە سەر جۆری خواردن زۆر جار ئەڵێن خواردن هیچ پەیوەندێکی بەوە نییە کە چاو تووشی گرفتە بێ یان بۆ نمونە ئاماژەت بەوە کرد کە لەوانەیە بینینی کەمێک لاواز ببێ بەڵام تۆ ڕێنمایی ئەو کەساناکە یان بە گشتی هەموو خەڵک چ خواردنێک بخۆن بۆ ئەوەی کە هیچ کاریگەریەک لەسەر چاویان دروست نەبێت یان زۆر جارڵن بۆ نمونە ماسی بخۆ گێزەر بخۆ باشە دواتریش هەندێکی ترەڵێن نە ئەوە سوودی نییە کامیان دروستە بەخۆی هەموو خواردنێک بە ڕێژەیەکی تایبەتی خۆی مادەی ڤیتامینی تێدایە خاصەتەن ڤیتامین A و D کە لە بۆ چاو زۆر گرینگە تاوەکو حتا لە بەشی فرمێسک تاوەکو دەگەیتە بە کەراندامزایەنەکانی ناوەوەی لە بۆ بینین و لە بەسەر تۆڕی چاو ئێمە ڕێنمایی دەکەین کە بە هەموو ڕۆژوانەکان لە خلالی ئەو مانجی ڕەمەزان بەلایانی کەم 2000 ماسی بخۆن تەڕە و میوە زۆر پێویستە لەبەر ئەوەی مادەی دژە ئۆکسانی تێدایە و مادەی ڤیتامین تێدایە کە ئەوانە لە یەک لە ڕێڕەوەکانی دروست کارەندامزانی لە بۆ چاو کاریگەری خۆی دەبیتن لە ڤایتامین دیبی یان ئی بیتن یان هەر دژە ئۆکسانەکە بیکە لەو مادە لە سەوزە و میوەکاندا یان لە تەڕە هەیە بیخواتن باش بەڵێ ئەگەر کەسێک چارەسەری پزیشکی چاوی هەبوو کاریگەری لەسەر بە ڕۆژبوونی دروستەکەیان بۆ نمونە حاڵەتی وایە نەخۆش بێتە لە ئێوە بڵێت من ئەم چارەسەرە پزیشکیم هەیە توانم بە ڕۆژوو بمیان نە بەنسبەت چارەسەر ئێمە دەگەڕێنەوە بە دوولایەن ئەوانەی کە پەیوەستن بە ئێمە بەنسبەت ئێمە زۆربەی چارەسەرەکانی ئێمە دڵۆپن قەترەنە بە قەترە دەدەینە بە نەخۆش ئەمە لە بیدایەتەوە بە نەخۆشەکە دەڵێن کە ئەمە علاجەکانی ئێمە هیچ تەسیرێک ناکاتە سەر ڕۆژوەکەی هەتا وەکو ئەگەر ئەو قەترەی کە بەکاریشی بینێ و بگەڕێتەوە لە ڕێگای بۆڕی فرمێسکەوە بگەڕێتەوە بۆ گەروی ئەمە ڕۆژوەکەی سوگ ناکە ئێمە پاش ئەوی چەندین جار ینی پرسیارمان کردو لە مامۆستایانی بەڕێزەکان و ئەوانیش پاڵپشت بە زانایانی لە خۆیان گەورەتر ئەویان دەرکردووە کە قەترەی چاو هیچ کێشەیەکی نابێت لە هەندێک حاڵەتێ ئێمە دەرمانەکانی ئێمە بە شێوەی حەب دەبێت ئەگەر حالەتێک مەسەرەن ئیلتیهابێکی زۆر بە قووەتی لە بەشی ناوەوەی چاو هەبێتن یان پاڵەپەستۆی ناو چاو بەرز بێتن نەتوانین کۆنتترۆلی بکەین بە قەترە ئەو کاتە دەبێت بە شێوەی حەب بیدەین دەبین خۆشەکە ڕۆژوەکەی خۆی بشتێن و ڕێنماییەکانی ئێمە جێبەجێ بکە بەس لە سەتانەوە هەتونەوە ئەو شتانی کە لە لای پزیشکی پسپۆڕی چاوەوە هیچ کاریگەرێکی نابێت لەسەر ڕۆژوەکەی ئەو کەسی کە بە ڕۆژووە بێت پاڵەپەستۆی چاوی بەرزە بێتەوە یان دائەبەزێ وەکو لەسەر تا ئاماژەمان پێکرد هەموو بەشەکانی چاو کارەندامزانیەکەی لە مانجی ڕەمەزان سز دەبێتەوە کەمتر ئیش دەکە ئەو بەشەی کە لە دیویژ ناوەوەی چاو لە پسراوە بە دروستکردنی ئاویان لێ پسراوە لەسەر شێوەی تۆپی چاو کە بە زەختی چاو ناسراوە یانیش لە کورداواری خۆمانێن ئاوی ڕەش طبعاً ئەو ئەندامەیە کەمتر ئەو ئاوە دروست دەکاتن و زەختەکە بەرەو کەمتر دەگەڕێتەوە بەس ئەوە ناگەینی کە ڕۆژوان ئەوەی کە ئاوی ڕەشی هەیە واز لە قەترەکانی خۆی بێنێ بڵێەوە مانج ڕەمەزانەوە بەکاری ناهێنم دەبێت بەردەوام بێت و لە پێویستیشە لە مانجی ڕەمەزان بەلایانی کەم جارێک سەردانی پزیشکی خۆی بکاتەوە تاوەکو پاڵەپەستۆیەکەی بۆ ڕێک بخرێتەوە بزانین ئایا زیاترە یان کەمترە ئەو شێوێ دەبێت. بەڵێ دکتۆر باسی حاڵەتێکی تر بکەین لە کۆمەڵگەی ئێمە بەتابەت کە ڕەمەزانە خەڵک تا درەنگانێکی شەو بەخەبەرە زیاتریشیان سەیری تەلەڤیزۆنەکە یان ئەمێرە ئەلکترۆنیکان بەکارێنێ زیاتریش مۆبایل
ئەمە هیچ کاریگەریەک لەسەر چاو دروست دەکات کەسەکە خۆی بە ڕۆژ ماندووە بە ڕۆژوە لە شەویشدا زیاتر کاتەکەی بە و سیرکردنی و ئامێرانە بەسەرەبە کاریگەری خراپ لەسەر چاو دروستەکە بەڵێ ئەو ئامێرە زیرەکانێکی ئێستا لەو سەردەمەدا هەیە وەکو مۆبایلە ئایپادە یان تابلێت بە شێوەیەکی گشتی سیراتی خۆیان هەیە لەسەر هەموو تەمەنێک لە تەمەنی بچووک ئەوانە لەوانەیە بینینیان پێکەم ببێتەوە ئەمە ڕێنمایی دەکەین دائیمەن داک و باوکەکان منداڵەکانیان ڕۆژانە بەلایانی کەم ساعتێک تا 2 ساعت ئەو شتانیان بدەنێت تاوەکو فێرشتیان بکەن یان نیش پێیان خەریک بن بەڵام لە تەمەنی گەورەتر ئەمەیان دەبێتە کێشە لە بۆ ئەو شخصی کە زۆر بەکاری دێنیتن خاستان ئەوانەی کە زۆر بەکاردێنین لە ژووری تاریک تۆ بۆ ماوەیەکی بەردەوام نیو ساعتێک بەکاری بێنێ دەبێت هەردوو چاوەکان کراوە بن تەرکیز دەکەیت سەر ئەو شتێ تاوەکو بخوێنیتەوە ئەو فرمێسکەی چاو کە لە چاو هەیە ئەو فرمێسکە بەشی یەکەمیان ئاوە ئەوکو لەسەرتە ئاماژەم پێکرد ئەو ئاوە دەبێتە بخار بەهۆی ئەو کەش و هەوای کە لە دەوروبەری ئێمەدا هەیە دەبینێتەوە بەس بەشی چاوریەکەی ئەو بەشە چاوریێن وای لێ دەکا ژان دروست بکە واد لێ دەکا هەز دەکەی دائیمەن شتێک لە ناو چاوت هەیە ئەوە لە حاڵەتێک کە مشکلت بۆ دروست دەکە لە حاڵەتی دووەم ئەو بلبیلەی چاوی ئینسان لە دوو ماسوولکە پێکاتەوە ماسوولکەیەکی خڕ ماسوولکەیەکی درێژ کە تەماشای شتی نزیک دەکەی ئەو ماسوولکەیە تەقەڵوس دەکانی گرژ دەبێتەوە بچوک دەبێتەوە تاوەکو شتەکە لە نزیک بە جوانی ببینیت ئەم ماسوولکەیە دەمێک دوان سیان چار ئەوە تووشی گرژبوونێکی زیاتر مادەی کالیسیۆم دەردەکە ئەمەشیان دەبێتە هۆی دروستبوونی ژان باشتر وایە تو نیو ساعتێک کەم تەماشای شتی نزیک دەکەی بەلایانی کەم بۆ ماوەی 5 لە بۆ 10 دقات تەماشای شتێکی دوور بکەی بەرامبەر خۆت تاوەکو ئەو ماسوولکانەی کە لە دیوی ژوورەوەی چاون لێپسراون لەسەر ئەو شتەیە بگەڕێنەوە باری ئاسایی خۆی تاوەکو ئیسراحەتێکی بدەیتێ اینجا دواتر دەتوانی بەکاری بێنیەوە بینە سەر ئەو کەسانەی کە خۆیان گرفتی چاویان هەیە لە ڕووی بینینەوە هەندێکی ڕێژەکەی زۆر زۆرە ئەگەر بەڕۆژوو بێت کاریگەری لەسەر بینینی ئەو کەسە دروست دەکات زیاتری بکە بەنسبەت ئەوانەی کە چاویلکیان هەیە هیچ کێشەیەکی وان نییە مەسەلەن ئەگەر بەڕۆژوو بێ بینینەکەی لە 170 مەسەلەن دابەزێ بە 150 یان ئەوەی کە لە ناو خەڵکەوا باوە مەسەلەن دیتنەکەی 6 لەسەر 9 ببێتە 6 لەسەر 12 یان خراپتر نەخێر ئەو دیتنە هەر وەکو خۆی دەمێت بەس لەوانەیە تۆزێک لێڵتر ببێ بەس ناتوانانی لە کاتی پشکنینی چاو بە نسبە پێی بڵێ ئەو نسبەیە مەسەلەن ئەو لێڵبوونە کاتیە ئەو فرمێسکەیە کە لەسەر بەشی پێشەوەی گلێنەی چاو هەیە هەموو جار دەتوانێت بە 1-2 تروکە ئەو فرمێسکەیە دیسان جارێشتر دابشکەیتەوە بە تروکاندنی چاو بەڵێ ئێستا جۆرێک قەترە هەیە بەکارهێنرێت بۆ ئەوترێت لە ڕووی تەندروستیەوە سوودی هەیە کە ئەویش بۆ دروستکردنی فرمێسکە ئەمە ئەتوانن بێتە جێگرەوە بۆ ئەو وشک بوونەوەیە یان وەکو چارەسەر بەردەوام بەکار بێت بەتەکید ئێمە لایانی چارەسەر بە دوو لایەن ئیش دەکەین لایانی چیان خۆپاراستنی ئەو نەخۆشەیە پێی دەڵێن مەسەلەن شێوازەکانی کارکردنە دەبی بگۆڕی شتی نزیک کەم کەیتەوە ئاگداری خۆتبی لە هەوای سارد و گەرم بە جۆرەی وەرزەکە و لەگەر ئەوەش شوشتن دەموچاو بە ئاوی ئەتیادی و لەگەر ئەوەش ئەمە ئەو قەترانیان بۆ زیاد دەکەین کە فرمێشی دەستکردن ئەو فرمێسکە دەستکردە هیچ زیانێکی لاوەشی نییە لەسەر چاوی مرۆڤ هیچ کێشەکرد لە بۆ دروست ناکە دەتوانانی 2 مانگ 3 مانگ 4 مانگ بەکاربیینی هیچ کێشەی نییە بەڵێ دکتۆرە گەڕێمەوە لا جارێکی تر و لەگەڵ بەردەوامە بم چینە گەرمیان لەوێ خەڵک لە مانگی ڕەمەزان بە تایبەت لە کاتەکانی شەودا ئەچنە دەرەوە ئەچنە چایخانەکان لەبەرەوەی لە ڕۆژدا گەرمە بە ڕۆژوون خەڵک کەمترە چێتە دەرەوە کە ئەمە کللتورێکە زیاتر لە هەموو ناوچەکانی کوردستان هەیە بەڵام گەرمیان ئەوێ گەرمترە لەوانێ بۆ خەڵکەکە قورستر بێت کە لە ڕۆژدا بچێتە دەرەوە یان گەرمای ئەوێ زیاتر بێ و کاریگەری لەسەر بە ڕۆژبوونەکەیان هەبێت پامنێرمان هەرێمجاف راپۆرتێکی لەو بارەیەوە ئامادە کردووە کۆمەڵی خەڵکی ئەو شوێنەی دواندووە کە لە ڕۆژدا ناتوانن سەردام بکەن و کاتەکانی خۆیان لە شەودا بە دۆمینەکردن و تاوڵەکردن بەسەرە بن پێکەوە زانیاری زیاتر وەردەگرین و دەچینە کفری.
بەڵێ شەوتان باش دیارە ئێستا من هاتوومەتە شارۆچکەی کفری ئەم شارۆچکەیە یەکێکە لەو شارۆچکایانەی کە زۆرترین چایخانەی تێدایە و یەکێکە لەو شارۆچکانەی دانیشتوانەکەی زۆر گرنگی بە چوونە چایخانە ئەدەن بەڵام ئەوە بە ڕۆژ و لە مانگی ڕەمەزانیشدا تەنها بە شەو چایخانەکانیان کراوەتەوە ئێستا من دەچمە لای یەکێک لە چایچێ کۆنەکانی شارۆچکەکە بۆ ئەوی باسی ئەوەمان بۆ بکات چۆنە بە مانگی ڕەمەزانە و ئەو هەموو خەڵکە لێرە کۆبۆتەوە ساعەتە ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ چایخانەکەت ماشەڵڵا خەڵکێکی زۆر هاتووەتە ئێرە و باسێکی ئەوەشم بۆ بکەی یعنی ئێوە هەموو ینی لە ساڵەکە هەموو شەیەک چایخانەتان هەیە تەنها لە مانگی ڕەمەزانایە وڵا پێشەکی بە خێر بێن بەسەر چاو وڵا ئێمە بەس مانگی ڕەمەزانی شەکەین بە شەو بە حکمەوەی خەڵکەکە دنیا گەرمە و خەڵکەکە زۆربەی بە ڕۆژووەمانە شەوەکان لێرە دێن پشوەدەن و لێرە یاریەکەن و یەکترێ بین و هاوڕێکان یەکترێ بین و لەخوا بەزیاش بێ وەزعەکە ئارامە و ئەم ناوە زروف ئەمنی زۆر باشە و لەسای خوا لەخوا بەزیاد و کەسابەتتان چۆنە یعنی قەرەبووی ئەوەتان بۆ کاتۆ کە بە ڕۆژ دوکان ناکەنەوە بەڵێ بەڵێ باشە لەخوا بەزیاو بیارە وڵا زۆر چاک باشە بۆەوەی بچمە لای ئەو مشتریانەی وەستاعەتایش کە هاتوونەتە چایخانەکە ئەوانی شەندێ قسەم بۆ بکەن ئەگە هاوکارەکەم لەگەڵ ما بێت من باسی کێوەی شەکەم بزانم بۆچی ئەوانیش زیاتر لە مانگی ڕەمەزانە سەردانی چایخانەکان دەکەن و گرنگی زۆر بە سەردانیکردنی چایخانەکان ئەدەن دێمە ئێرە لێرە ئەم هاوڵاتیانە خەریکی یاری تاوڵەن ئەم کاتت باش ئەگەر پێم بڵێ بۆچی بەم شەوە لێرە کۆبوونەتەوە بۆ یاریکردن و ئایا ئەمە قەرەبووی ڕۆژی پێەکەنەوە چکە بە ڕۆژ ئێستا وەستاعەتاوتی بە ڕۆژ نایەن دوکان ناکەمەوە و خەڵکەکە لە ماڵ دەرناچێت ئێوە زیاتر بۆچی بە شەو لێرە کۆبنەوە تاکەی کۆبنەوە و یاریەکەتان لەسەر چییە؟ خۆتان ئەزانین جارێکان هەموو شتێ مانگی ڕەمەزانتان پیرۆز بێت لە هەموو بسڵمانێکەوە هە لە جیهان ئینشاءڵڵا بە ڕۆژ ناتوانین بین بۆیران چکە بە ڕۆژ بە ڕۆژین و هیلاکیونەوە بە شەوان ئەتێن بۆیرانە قەرەبووی ئەو عزیەتاکەیکەوە بە ڕۆژ هەموو ڕەمەزانێکیش ئێمە عادەتەن کفری بە تایبەتی کفری ترسینە و زەرف دەستی پێکات ئەم یاری کڵاوێن و ئەم شتێ ئەگەر مەجال بێک لەزم ساڵە بێ کڵاوێن دەورەی کڵاوێنمانەوێت لە مانگی ڕەمەزانە ئەتر ئەمە هینەکە ئەمە پیشەکانمانە ینی لەسەر ڕتمی خۆمان لا ناچین هەر لەسەر و بەزمە خۆمان ئەمێن وەکتا چەند تام و چێژی تایبەتی هەیە بۆ ئێوە ینی چێژی لێ ئەبینن پێتان خۆشە ینی ئەگەر پێتان خۆش بێ جگە لە ڕەمەزانیش ئەگەر بە شەوان دوکان هەبێ وەکو ئێستا خەڵەباڵغە بێ بەڕایەوە ینی شایخانەکان هەبن بڵێ ئەگەر شارەکە بە شارێ بچکە تەحمل و شتە ناکات ئەگەر شارێک وەکو کەلار بستە کەلار کەفتریە گازینۆیە هەموو شتێکیان چایخانەیان تاکو بەیانی هەیەە بە شارەکەمان بچکە تەحمل ئەو شتە ناکات بە سیوادارم دوای ڕەمەزانش هەر ئەم چایخانە بمێنێت و حەزەکەن ئاوەشەوان تۆ بۆچی هاتووی بۆیرە ئەتەوێت ینی چی بڵێ لەسەر بوونی ئەم چایخانانە و سەردانیکردنت بۆ چایخانەکان وڵی منی شەر وەکو کاک مبارەک پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە سەررجەم مسلمانانەکەم ئێمە دێن لێراکیە کاتەکانمان بەسەر برن و تا سعات 1:12 شەوا بۆ خۆماندانشین کاتەوەی نەسەر لەبەر ئەوە هاتووین زۆر سپاس دەست خۆش بێ بڵێ من دەگەڕێمەوە بۆ لایەوە ئەمەوێ ئاماژە بۆ ئەوش بکەم ینی خەڵکێکی زۆر شەوان دێنە چایخانەکان لە ئەم سنووری گەرمیان بە تایبەتیش لە کفری لەبەرەوەی گەرمە بەڵام گرنگی هاتنی ئەم خەڵکە بۆ چایخانەکان ئەوەیە زیاتر ینی ئەو تام و چێژەی هەیە بۆیان بە ڕۆژ ناوچەی ئەم ناوچەیە گەرمە بە ڕۆژم خەڵکە لە ماڵایەنە دەرەوە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە بۆیە شەوان زیاتر ڕوو دەکەنە چایخانەکان و کافتریاکان و بازار بۆ ئەوەی هەم کاتەکانیان بەسەر برن بە شێوەیەکی خۆش و هەم چێژیش لەوە ببینن کە لێرە کۆبنەوە و ڕۆژێکی دوور و درێژیان تێپەڕاندووە هەندێکیان بە ڕۆژوو بوونەوە هەندێکیانی شێکتریان نەبینیوە بڵێ دەگەڕێمەوە بۆ لایەوە. سپاس بۆ پەیامنێرمان هەرەمجاف لە کفری و لە نێو بازار و چایخانەکانی ئەوەوە لەگەڵمان بوو. بەڵە بەڕێزان جارێکی ترەگەڕینەوە لای تەورەکەمان کە باسکردن بوو لە بەڕۆژبوون و کاریگەریەکانی لەسەر چاو دکتۆر دیار پرسیاریەوە بکەم کەسانێکن لە مانگە نەشتەرگەریان بۆ کرێت یان پێویستیان بەوە هەیە کە نەشتەرگەری ئەنجام بدەن ئایا ئەو کەسانە ئەتوانن بە ڕۆژوو بن؟ بەڵێ سەبارەت بە نەشتەرگەری چاو ئێمە پۆلینگ دەکەین بۆ دوو شێوە جوێش ئەمە پێی دەڵێن نەشتەرگەری بچووک کە ئەو نەشتەرگەریانە پێویستیان بە بەنجی گشتی نیە بەنجی عام نییە
بەس بە بەنجی مۆڵدعیان لەو شوێنێک کێشەکەی هەیە بەنجێکی لە چاردەورەی ئەو کێشەیە دەکەن ئەوانە هیچ کێشەیان نییە لە ڕووی ڕۆژی بوونەوە دەتوان ڕۆژەکەی خۆیان بەردەوام بن و کێشەشیان نابێت بەڵام دەگەڕینەوە سەر شێوازی دووەم ئەوانەی کە نەشتەرگەری گەورە یان نەشتەرگەری سەر و گەورەیان بۆ دەکرێت بۆ نمونە نەشتەرگەری تۆڕی چاو یان نەشتەرگەری دابەزاندنی پاڵەپەستۆی چاو ئەو نەشتەرگەریان ئەو نەشتەرگانەی کە بەبەنجی ئام دەکرێت وەکو چاندنی گلێنە ئەوانە ئەو نەخۆشە ئەو ڕۆژەکەی ناتوانێت بەردەوام بێت لەبەر ئەوەی بەنجی وەرگرتووە ڕۆژی دووەمیش ناتوانێت بەزڵ پاشان دەتوانێت ڕۆژەکەی خۆی بەردەوام بێتەوە بەبێ هیچ کێشەیەک وەکو دەرفەتێک هەر لەم بەرنمەیەوە بەگشتی ڕێنمایی تۆ چییە بۆی کە مرۆڤ پارێزراو بێت لە نەخۆشیەکانی چاو گرفتەکانی چاو بەگشتی و خۆشە داماژت بەوە کرد کە ئێستا خەڵک ئامێرە زیرەکەکان ئامێرە ئەلکترۆنەکان زۆر بەکارەهێنێ بەگشتی پێویستە چۆن سەلامەتی چاوەکان بپارێزرێ سەبارەت بە کاتی بەکارهێنانی ئامێری زیرەک پێویستە لە هەموو نیو سەعاتێک 5 دقائق تۆ ئیسراحەت بدەیتە چاوەکەت ئەگەر شتێکی نزیکت هەبوو دەبێت بەلایانی کەم 20 ئینچ کە دەکاتە تقریبا 50-55 سانتیم لە چاو تۆ دوور بێ هەر 20 دقەیەک دەبێت 2 دقە ئیسراحەتی پێ بکەیت ئەوە بۆ ئامێرە زیرەکەکان کە مۆبایلە تابلێتە ئەو شتانێک کە بەکاری دەهێنی ئیسراحەتەکەش بەو شێوەیە دەبێت تەماشای شتێکی دوورکەی هە لە شوێنەکەی خۆت من ئێستا دانیشت شتێک بەکاردێنم دەبێت تەماشای شتێکی دوور کەم بەلایانی کەم بۆ 20 ثانیە لە بۆ 2 دقە تاوەکو چاوەکە ئیسراحەت پێ بکەیت و باشتری ژوایە خاستن لە بۆ دایک و باوکەکان ئەوانەی کە دەیانوێت زۆربەی کاتەکە منداڵەکانیان تابلێتێکی دەنەدەستیان مۆبایلەکەی دەنەدەستاوەکو خۆیان بە ئاسوودەیدا بنیشن منداڵەکەیان خەریکەن بشتێکی تر ئێمە دایمە ڕێنمایی ئەو دایک و باوکان دەکەین نابێت زیاتر لە 2 کاتژمێر ڕۆژانە مۆبایل بدەنە منداڵەکانیان ئەویش بە شێوەی پارت بەیانیان کاتژمێرێک ئێواران کاتژمێرێک دەبێت وەربگرن و باشترین شتیش ئەوەیە کە شوشتن بە ئاوی احتیادی لە ماڵەوە کە دانیشتوی ئەوە بەکاردێنی کە تەواو پێویستە بەلایانی کەم پاش تاوابوونی بەکارهێنانەکەت 2 لە بۆ 3 جار دەم و چاو دووشێ هەر لە بینی هەر چارێکێک تاواکو ئەو گرفتانە تووشی چاوت دەمنەوە بەڵێ باسی ئەو کەسانە بکەین کە لەیزەر ئەکەن ئەوان پێویستیان بەوە هەیە کە زیاتر ئاگاداری چاویان بن لە بەرەوەی ئاڵەن گۆڕانکاری بەسەر چاو دادێت و زیاتر هەستیارە بێ ئەمە ڕاستە؟ بەڵێ ئەوانەی کە بۆ ڕاستکردنەوەی بینی چاو ئەوانەی کە چاویلکیان هەیە لەیزەر بەکاردێن ئێمە لەسەرتا پێویستە کام نەخۆش پێویستێتی لێزەری بۆ بکەیت شێوازێک هەیە لە بەکارهێنانی لێزەر بۆ هەموو کەسێک گونجاو نییە لە هەموو تەمەنێک گونجاو نییە ئەمە چەند ڕێنمایەکمان هەیە چەند خاڵێکمان هەیە ئێمە بەکاری دێنین تاوەکو ئەو شخصە بتانین بەکاری بێنێتن نقطەی مهم لە لێزەر ئەوەیە لە بەکارهێنانی لێزەر شتێک نییە من کە پزیشکی پسپۆڕم بە نەخۆشەکە بڵم پێویستە لێزەر بکەیت لێزەر وەکو شتێکی جوانکاریە نەخۆشەکە دەبێت قرار بدە ئەوەی دەگەڕێتەوە سەر لایەنی پزیشکە ئەوەیە چۆن نەخۆشەکە هەڵبژێرە ئایا ئەو نەخۆشە بۆ لێزەر دروستە یان نە ئەو کێشانەی کە پایش لێزەر دروست دەبن لە بۆ نەخۆش یەکەمیان هەستیاری چاوە لەوانەیە ئەمە لەناو کوردوارێکی خۆمان دێن هەر ئەو کەلیمە باوە دێن حساسی هەیە پێ توش دەبی و دومیشان وشتی چاوە ئەوانە دەبێت بەلایانی کەم لە بۆ ماوەی 6 مانگێک فرمێکی دەستکرد وەربگرن هیچ کێشەیان نابێ من یەکم لەوانەیە کە پێش 13 ساڵ لێزەرم کردەوە ئێستاش الحەمدولillah زۆر باش باسی ئەو کەسانە بکەین کە عەدەسە بەکارەهێنن لەبەرەوەی ئێستا زۆر باوە لە ناو خەڵک لە بری چاویلکەی پزیشکیش بە هەمان شێوە عەدەسە بەکاریە و لەگەڵ ئەو جۆرانەی کە بۆ جوانکاریە سەبارەت بە عەدەسەی چاو من یەک بەخۆم دژی ئەوەم زۆر بیکە لە حتا لە ڕاوێژکاری و لە حتا لە کلینیکەی خۆشم زۆر بە دەگمەن دەینووسم ئێمە هەندێک خاڵمان هەیە بۆ بەکارهێنانی عەدەسەی چاو ئەگەر برینێک هەبێ لەسەر گلێنەی چاو یان لە منداڵێکی بچووک برینەکەمان دووری بێتەوە هەتاوەکو کێشەی لەبۆ دروست نەبی ئەوە بەکاردێنی یان لە کاتێک نەخۆشیەک هەیە کە ئێستا زۆر بڵاوە پێدەن گلێنەی قوچەکی یان قرنەی مەخروتی شێوازێکی تایبەت بە عەدەسە هەیە ئەوانە عەدەسەی عیلاجین
بۆ عیلاج بەکاردێ بەس ئەوانەی کە ئێستا لە بازار هەنەوە بۆ جوانکاری ئێمە بە هیچ شێوەیەک ڕێنمایی نادەینە هیچ کەسێک بەکاری بینی لەبەر ئەوەی مشاکلی زۆرە چکە ئەو شێوازە دەبێت و ڕۆژانە بەلایانی کەم شەو دەریکەی لە چاو دەربینی دەبی دەست پەنجەکانت خاوێن بێنی نۆکت نەبێ لاوانێ زۆر جار لەگە دەرهینان گلێنەکەت تووشیلتی هاو دەبی برینداری دەکەی لەوانەیە عادەسەکەت پیس دەبێت تووشیلتی هاویان هەوکردنی گلێنێتە ئەوە تووشی مشکلش کە دەبی لەو مۆزوعە یان هەندێک شخصێت لە بۆ جوانی بەکاری دێنی ئەمە کێشەمان نییە ئەوانەی کە مەسەرەن 2-3 مانگجارێک لە خۆشیەک مناسبەتی هەیە بەکاری دێنی دەتوانانی بەکاری بینە بە زووترین کات لە چاوی کاتەوە لەبەر ئەوەی ئەگەر بینە سەر شێوەی گلێنەی چاو ئەو خانەی کە لە لەشی مرۆڤدا هەیە هەمویان دەبێ خۆراکیان هەبێ خوێنبەر و خوێنهێریان هەبێ بەس خوای گەورە وا گلێنەی دروست کردووە ئەو گلێنەیە هیچ خوێنبەر و خوێنهێرێکی نییە خۆراکەی لە بەشی ناوەوەی چاو وەردەگرێ و 120 لە بۆ سیشی لە هەوا وەردەگرێت ئێمە ئەگەر ئەو عادەسەیە دەینی لە بۆ جوانکاری لە پێش ئەو گلێنەیە دادنێ وەکو دەبێتە عاجزێک ناتوانێت ئەو ئۆکسزینا وەرگێتن لە کەشوهەوە تاوەکو خۆراکی خۆی پێ دروستکە و گلێنەکە تەندروست بێتن دکتۆر دیار عاجیل پسپۆڕی نەخۆشیەکانی چاو زۆر سپاس بۆ ئامادەبوون دەستخۆش میوانداریتان یەمن کە هەژارترین وڵاتی ئیسلامە لە مانگی ڕەمەزاندا لە بارودۆخێکی سەختدا دەژین ئەویش بەهۆی شەڕی چەند ساڵی ئەو وڵاتە و هەروەها نەبوونی موچە پێکەوە زانیاری زیاتر وەردەگری پیداکردن ژەمەکە خارنا ڕەمەزانێک هەڕیار و فرۆشیارن یەمەنی دێک بەرداینە استقبل رمضان بظروف صعبة للغاية هاتوون بۆ کڕینی شتومەک بەڵام نرخیان زۆر بەرزە خەڵکی موچیان نییە بۆ کڕینی پێداویستیەکانی مانجی ڕەمەزان ژیان زۆر سەختە بۆ خەڵکی یەمەن ڕوونژوانên سەنعایە پایتەختە یەمەنێ بە دەستێن بەتاڵ پێشوازی لە مەها ڕەمەزانê kirin بۆهای خان و کەلوپەلان jî بە ئاوایek bilind bûne ku xelkî şiyanên kirînê nîne rewşa 4 saliya ku Yemen pêda derbas dibît nehametiya jiyana Yemeniyan du hind lê kiriye çarem Remezan e ku xelek di rewşeke şer û dijwar de ye بارودۆخەکە زۆر سەختە پارەی پێویستمانیە و کاڵاکانیش نرخیان بەرزە خەڵکی چۆن دەتوانن پێداویستیەکانیان بکڕن بە تایبەت ئەگەر خانەوادەیەکی گەورە بیت موچەی فەرمانبەران و خانە نشینیش نەماوە هەرگیز بارودۆخێکی سەختی لەو جۆرەمان نەبینیوە زێدەتری ساڵێکیە فەرمانبەران لە یەمەنێ موچەین خوەرنەگرتینە بەردەوامکردنا شەڕ و پەفچوونان سەدەم بووە کو ڕێژەیە هەژاریە و ژیانە 22 ملیۆن کەسێن مسلمان بکەوە دە ڕەوشەکە هەری دژواردا دەگەڵ ماڵوێرانی و دەربەدەری و نەبوونە موچەی ڕوونژوانên هەژارترین وڵاتە ئیسلامی دیسان هەوڵ دەدەن بە ڕۆژیگرتنێ هەر چ نەبیت نەهێلن مەها ڕەمەزانێ بکەوە و ئەو ئیمانە کو هەیژی لە دەست نەچی ئەو بابەتەکانی پاشیفتان پێشکەشکرا بۆ هیوای جێگای سوودی هەموو لایەکتان بوو بێت کاتێکی خۆش بۆ هەموو.